سڵاوت لێبێ دینە سڵاو لە تۆش دەرباز بینەرانی کوردستان تیڤ لە هەرکوێکن سڵاوتان لێبێت و خۆشحاڵم لەگەڵ هاوکارم دینە چواردەمین ئەڵقەی گەورەترین پرۆگرامی پێشبڕکێی دەنگخۆشی کوردستان ستارتان پێشکەش دەکەم بەڵێ دەرباز منیش سڵاوەنێرم بۆ هەموو بینەرانی کوردستان تیڤ و کوردستان ستار بە ناوی هەموو ستافی کوردستان ستارەوە بە خێراتنی میوانانی ناو ستۆدیۆکەم و چەپڵەیەک بۆ خۆتان لێدەن زۆر بەخێر بێن سەر چاو ئەمڕۆژ لەگەڵ گروپی میوزیک دەستخۆشیان لێ ئەەکەم هیوادارم بتوانین پرۆگرامێکی جوان پێشکەش بکەین بە سەرپەرشتی مامۆسای گەورە مامۆستا سەید ئەحمەد ڕواندزی دەستت خۆش بێت دەرباز ئەمڕۆ بە ڕەنگی جیاواز بە دەنگی جیاواز بە گروپی جیاواز و بە دەڤەری جیاواز هاتووینە وڵاتان هیوادارم بتوانین پرۆگرامێکی جوان پێشکەش بکەین و دەنگەکان بتوانن بەڵێ لێژنە بەدەستبێنن بەڵێ بێگومان دینا ئەمڕۆژ چەند بەشداربێکی دەنگخۆش لە شارە جیاوازەکانی کوردستانەوە دێنە سەرم شانوێ و باشترینەکان پێشکەش دەکەن بێگومان لیژنەش ئەگەرچی حاڵیان سەخت دەبێت بەڵام باشترینەکان هەڵدەبژێرن دینا بەر لەوەی کە بەشداربەکان بێنە سەر شانۆ بە کورتی بۆ چوونی ئەندامانی لیژنە لە سەرەمەڵقەی وەڵقەکانی دیکە وەردەگرم و مامۆستاڵکە و زایر دێمە لای تو سپاس بۆ جەنابتە سپاس بۆ دینا من بە ناوی ستافی لیژنەوە سپاسی هەموو لایەکەم بە خێراتنیە و میوانە بەڕێزاناکەم کە ئەمڕۆ ئامادەن لەگەڵمان تەنها من دەمەوێت شتێک بڵم لە هەر حەڵقەیە کۆمەڵێک گەنجی باش بەجێمان دێڵێت من دەڵێم ئەو کەسەی دەبێتە خاوەنی ناسناوەکە ئەوە نەک ئەوەیە کە خەڵک وا هەست کا بڵێن ئەوە براوەیە نەخێ دەبێتە خاوەنی بڵێن نازناوی پرۆگرامەکە بەدەستدێنێ هەموو ئەو گەنجانەی تر سەرکەوتون و کە بەشداری پرۆگرامەکەیان کردووە نەکخوا نەخواستە یەکێک کە دەچێت بەجێمان دێڵێ بۆ بزانێ ئەو شکستی ناوە نەخێر ئێرە دەبێت بکاتە دەستپێک بۆ خۆی و ئەو کەسەی کە خاوەنی خەڵاتی کۆتایی وەردەگرێ ئەوە تەنها نازناوەکە وەردەگرێ ئەمە ستانداردێکی جیهانیە لە هەموو جیهان دەکرێ و بەو شێوەیە هیوادارم هەموو ئەو گەنجانە ئەو حاڵەتە ینی لە بیر خۆیان بەرنەوانێ من دەمێ ڕایگەێنم بەڕاستی کۆمەڵە گەنجی زۆر باش ڕۆژانە بەجێمان دێڵن نیگەرانین هەر یەکەی لە ئێمە دەنگێکمان لەوانێ لا خۆش بێت کە پێمان ناخۆشە یەکێک لەو گەنجانێک کە پرۆگرامی بەجێهێشت ئارا لە شاری سلێمانیەوە منی بێجگار ناڕەحەت و بێزار کرد و پێم ناخۆش بوو بەڵام سروشتی بەرنامەکەش هەروایە دەبێت کێ باشترینە کێ توانایەکی باشتری تەقدیم کرد ئێمە بە ویژدانەوە بڕیارە دەین هیچ شتێکی تر نییە و زۆر زۆر سپاس دووبارە بۆیەوەش زۆر سپاس مامۆستاڵکە و زایر ئەچینە لای مامۆستا میکایل سڵاوە لێ بێ مامۆستا ئەمڕۆ چۆن خۆت ئامادە کردووە لە پرۆگرامێکی تازە و بە چەند دەنگێکی جیاواز هاتووینە لات بەشداربان دەکەم هیوادارم ئەو ڕۆژ وەک ڕۆژەکانی دیکە بەدڵێکی گەورەوە بەشدار بن و هەروەکە مامۆستا فەرمووی کە ئەوانەی کە دەچنە دەرێ خۆیان بە دۆڕاو نەدانن ئەوە بەرنامەکە هاوایە بەرحاڵ ئارزوی موفەقیەت بۆ هەموو لایەکی دەکەم ئینشەڵڵا زۆر سپاس مامۆستا میکایل دینا دەچمە لای دکتۆرە بەڵقیس دکتۆرە بەڵقیس ئەم ڕۆژ وەکو هەموو بەرنامەکانی دیکە زۆر بە ڕەنگا و ڕەنگی دەردەکەوێت زۆر جوان بووی دکتۆرە زۆر بۆ چوونی تۆ دەمەوێت بە چاوی خۆت دەمبینی چاوت جوانە مەمنون دکتۆر بەرنامەکەمان ئێستا زۆر باشترینە لە پێشان و کە سرنجمان ڕامە کێشە لە ڕێخوای لە دەرێ هەر عالەم قسەی دەکات پێم ناڵێن هەتا کەنجی ئەمە هەتا کەنجی جێ بدەینە ئەوی قسەی دەکەن ئەمن دەڵێن با بڵێن خەڵکی حەسوود با بڵێن یاری خۆمەوە ئەمەوێ نازدارە خۆشم دەوێت ئەوی باش بی لەسەر شان و بە خۆی باشە هەموو دەنگەکان جوانن ها ئەمە هەموو دەزانین دەنگەکان باشن بەڵام ئەمە جیاوازیمان بزانین چی هە لە چی هەی پتر فێر بووە باشتر بووە خۆی ماندی کردیە دێتە سەرشانۆ و ئەوی دەڕوا والله جاری وایە شوێ دادەنیشین ئەمە هەر قەهری دەخۆین ئەوە بۆ ڕۆی ئەوە بۆ وای نەکرد ئەوە بۆ وای نەکرد یعنی ئەمە حەزەکەین هەموو دەرێ بەڵام نابیتن بەرنامەکە وایە جیاوازە و هەر جیاوازن هەمویان بەڵێ سوپاس بۆ هەموو لای زۆر سپاس دکتۆرە ئەمە بە بیری بینەران بێنمەوە و کەسانێک گەنە قۆناغی دووەم تاک و کۆتایی سەرکەوتون بۆ یەگەیشتونە تا قۆناغی دووەم و سێم ئەگینا ناگەیشتن ئەچمە لای مامۆستا عەبدولقەهار سڵاوت لێ بێ سڵاو بۆ ڕێز بواژی و سڵاو بۆ ڕێز بۆ هەمی میێوانێت ئستودیێڤە و مامۆستای موزیک جەنجی و لژنێ و
میوانین عزیز چابت همی ما چیت کم خیر بین سر هر دو چابت گلک جانب روید چه دو دنگت خوش مید جگرتین انشاءالله حسد کم افروکه جیم هندک دنگت خوش گلب بن و تأکید جی هر کسی که افر خوش بشت ام دوی جگرن یه نخوش بشت نشاز بن هیوی دارن مبوبرت هکم بشن کرنا دو چابت و ماجد زۆر سپاس زۆر سپاس مامۆستا بقار دەچمە لای هونەرمەند میرە مامۆستا میرە سڵاوت لێبێ سلااو لە ئێوەش سلااو لە شاشە جوانێکی کورسان تیڤ و سلااو لە مامۆسایانی لیژنە و گروپی میوزیک و مامۆستا سیر ئەحمەد سپاسیانەکەم بە خێراتی گەرمێ و جمهورە جواناکەم بەخێر بێن و بە حقیقەت ئەمڕۆ ئێمە تەنها بۆ ئەو لێرین کە گوێ لە باشترین دەنگ بگرین بۆی بتوانن باش گۆرانی بڵێن بۆ ئەو ئێمەش بتوانین باشترین دەنگ هەڵبژێرین هیوادارم وا بێت و زۆر سپاس بۆ ئێوەش زۆر سپاس بۆ ئێوە پێش ئەوەی دەرباز بیری بچێ بچینە لای سپۆنسەرەکە نەچینە لای سپۆنسەرەکە زۆر باشە بچینە لای سپۆنسەرەکانیان مامۆستا بەیار وەرگرین باشە باشە. بێگومان زۆر سپاسی سپۆنسەرەکانی پرۆگرامی کوردستان ستار دەکەین بە پشتگیریەوە ئەم شان و جوانە دروست بوو ئەم بەرنامەیە جوانە دروست بوو و تکایە چەپڵە بۆ تەواوی سپۆنسەرەکان لێ بدەن ئامادەبوانی ناو سۆدیۆ زۆر سپاس بۆ سپۆنسەری سەرەکی کوردستان ستار لالاب گروپ زێبرانۆ کۆش ترەڤڵ کە گەشتی هاتنەوەی ئەندامانی لیژنە و بەشداربوانی کوردستان ستار لە دەروی وڵاتەوە بۆ کوردستان دابین دەکات دەروە سپاس بۆ هوتێل کانیۆن سپاس بۆ هوتێل ئەربیلی نێودوڵەتی ناسراو بە شیراتۆن سپاس بۆ تاتلی سەس گروپ سپاس بۆ تایر کلاس پێشانگای حەمرین هەروەها زانا فاشن ئەچمە لای بەشێکی تر لە سپۆنسەرەکانمان کە بێبێ ئەوان نەمانەتوانی لەسەر ئەم شانۆیە بوەستین سپاسی گوندی ئارامەکەین هۆتێل هەولێری نێودەوڵەتی جارێکی تر سرپل VIP HL دیزاین جاسمین بیوتی سنتەر زۆر سپاس بزنس کلاس سۆڤیا سنتەر و ڤاناس مۆدا چەپڵەیەک بەڵێ زۆر سپاس بۆ هەموو کۆمپانیانەی کە سپۆنسەری ئەم بەرنامەیان کردووە دینە ئەمڕۆ 6 بەشدار بوو 8 بەشدار بوو ببوورە 8 بەشدار بووی دەنگخۆش دێنە سەر شانۆ بەرهەمەکانیان پێشکەش دەکەن و ئەم بەشداربوانە لەلایەن مامۆستایەکەوە ڕاهێنانیان پێکراوە ئامادە کراون بڵێ ئەچینە لای مامۆستا بەیار مامۆستا بەیارێکێکە لەو مامۆستانەی کاوەک مامۆستا هێمن حسێن و مامۆستا ئاریۆس داوای لێکەین بێتە سەرشانۆ بۆ دووەم جارە مامۆستا بەیاریەتە سەرشانۆ داوای لێکەین بێت و پێمان بڵێ چۆن بەشداربووەکانی ڕاهێناوە تاکو و زۆرترین بەڵێ لێژنە وەربگرن فەرموو مامۆستا بەیار بازیەکەین لە مامۆستا بەیار زۆر باشە مامۆستا بەیار بۆ چوری تۆ لەسەر بەشداربوانی ئەمڕۆ وەردەگرم ئەوانەی ئەمڕۆ دێنە سەر شانۆ چیمان پێشکەش دەکەن واسی بەشداربوان چۆنە سەرەتا دەستخۆشی لە تەواوی ئەو بەشداربوانە دەکەم کە بەشداریان لە پرۆگرامە کرد ئەوەی ئەمەیان بەجێ هێشت ئەوانی کە ماونەتەوە باشە ئەوانەی ئەمڕۆ هەمویان دەتانم بڵێم هەمووی هەرگوڵەکن لە باخەک هەمویان مادەم ئەو مەرحەلانیان تێپەڕاندیە بە تەسەوری من گەیشتنە مەرحەلەکی ئەوها ناتوانین بڵێن ئەوە باشترینیانەوە هەمویان باشن کاتە گوڵمان زۆرە مامۆستا خۆت پێدەڵێن چیە گەرەوان گوڵ بن لە باخۆشتی وایە بە تۆڵەن بەشداربووەکان لە بەشداربووەکانە پرسین گرنگ ئەوەیە تا ئێستا ئەو مەرحەلەی هاتینە بەڵام بە تەسەوری من ئەوانی کە دێنە سەر شانۆ چ پێشکەش دەکەن ئەوە گرنگە چکە زۆر جار وەیە لە هەموو تاقیکردنەوەکان وایە دێنە سەر شانۆ ئەمن زۆر جاری ژوەیە لیژ نەژوا بووە ینی میوزیک ژەنەکانی ژوا بووینە تەسەوریان کردێ ئەوە زوو باشترین پێشکەش بکە بەڵام شێوانە ڕوویدایە یان شتە ڕوویدایە نەگەیشتە و نەتیجەیەکە بەخۆی ویستیتی بێگومان کاریگەری میوان کاریگەری مامۆستاکان کاریگەری لێژنەوە کاریگەری کامێرا منیش احتیمالە بێمە سەر ستیج تۆزێک سترێس دەبم یعنی مامۆستایانە بەرامبەر من و خاستان دەرەجەشیان لە من دەستە ئەوە شتێکە دەبی هەموو تاقیکردنەوەیەک ناخۆشە شتی باشیان ئامادەکردی ئینشاڵە بە هیوای سەرکەوتن بۆ هەموو لایەکیان زۆر سپاس زۆر سپاس مامۆستا بەیار مامۆستا بەیار فەرموو زۆر بەخێر دواتر لەگەڵت قسە دەکەینەوە دەستی خۆش بێت دینا ئێستا
کەواتە باش ئامادەی کردوون دەرباز بێگومان. مامۆستا هەموو- بەیاریەکێکە لە مامۆستا باشەکان کە تەلەبەکانی خۆشیانەوێ بێگومان ئەچینە لای بەشداربوو یەکەم بەشداربووی یەکەم هەموو چاوەڕێن لیژنەش چاوەڕێە دەچینە لای بەشداربووی یەکەم شاب فارس بە گۆرانی حەسرەتا دڵی ئێستا لە باکستێژە بەڵێ ئەچینە لای ژیلا ژیلە سلااوت لێ بێت ژیلا زەردەداتەوە ئەمڕۆ وەک من چۆنی ژیلە گیان زەردەکەی تۆ ئێوارەتان تۆزێچێتە سەر پرتەقاڵی یعنی وەک یەکنین ئەمڕۆ باشە باش تۆزێکی فەرقا تۆزێک ژیلە سلااو لێ بێ سلااوش بێ ئێوارەتان سلااو باش ئێوارەی لیژنە باش ئێوارەی بینەران زۆر باش سپاس. ئامادەبوانی ستۆدیۆ و بیریشم نەچێ شێرەکانی پشت کامێراش کە بەڕاستی زۆر زۆر سپاس. تۆش لاکەبن. باش ژیلە زۆر جوان دەرکەوتوی ژیلا پێمان زۆر بڵێ سپاس. ئەوانەی لەگەڵتان چۆن خۆیان ئامادە کردووە و دواتر بڕۆ لای بەشدار بۆکە پێی بڵێ کە بەرهەمەکە خۆی هەڵی بژاردووە یاخود لەگەڵ مامۆستاکەی ڕێککەوتون لەسەری زۆر باشە من لەگەڵیان بووم لە باکستێجیش لە پرۆڤژ لەگەڵیان بووم پرسیارەکانم وا بزانم هەموو پرسیارەکانم لێ کردوون لە باکستێجی شەیبینن بەڵام دووبارە پرسیاران لێکەوە بۆی تۆ بزانی ئەوە چێ لەسەر دەستە نووسیتە حسرت دل من چو عرش و علا خەلەلی تێدا بوو یاوە دەنگت ماندووە سەیتەر زۆر نەبوو حەزم لە ئەحساسی شەهابە زۆر بەڵێ. دەنگی شەهابم زۆر پێخۆشە من جێفسترانە ساڵانەتە هەفتێک گوتیە هەستم بەوە ئەکرد کە جار بەجار لە تۆن دەرەچوو پاش کەمێکی تر من و شەهاب دایما کێشەمان هەیە چۆنی شەهاب زۆر مەمنون باشی جلەخەم زۆر سپاسمان ئەوەی کە هەستم پێکرد شەهاب کە سترێس بێ ئیتر زۆر قسە ئاکا زۆر نازانێت چی بکە ناتوانێت هادێ بێتەوە نا ئێستا سرسم زۆر باشترە قۆناغەیەکی دوو ئێسترس زۆر بەم ئێستا باشترە شتێکەش بکەم ئەوە چێ لەسەر دەستە نووسیتە شتێکی لەسەر دەستی نووسیوە کێ گوت تۆخە کێ گوتە بینیم لە دەستە نا چی نووسیوە هیچ خۆچی ئۆک بوو نەما لەولا ئۆکەی وا هەستەکەم گۆرانەکە بە نووسیوێتەوە نا گۆرانی نییە لەوانەیە نزا و دوعای دەرچوون بێ ژیلە ئەوڵا دوور نییە ئاوژی دەبی دوور نییە ئۆکەی شەهاب بەڵێ بەڵێ فەرم نەتاو گوتن ڕۆ سەر ستەیج هیوای بەڵەدینە سەرکەوتن بۆ خوازی. شاب یەکێکە لە بەشدار بوو هەرە بەهێزەکان و خاوەن بڵێ. هەست و حساسێکی زۆر زۆر جوانە چاوەڕێی چاوەڕێی شاب شابەکەی. دەکەین و با بفەرمێتە سەرشانە حسرت دل من چو عرش و علا ظالمی تو به بختیارم من حسری چاو من چو بحر و چما وجدل من در ناکه بیارم حسری چاو من چو بحر و چما خوش دل من در ناکه بیارم دو نزانی درد من پرگلکه تو خواهی تو به بختیارم من از دیگرم چم و زمان درانا خوش دل من در ناکه بیارم از دیگرم چم و زمان درانا خوش دل من در ناکه بیارم او چند ساله چاوی من ریاته ظالمی تو به بختیار
ناکەوی یارامن سەدی بە سەوەرە چما نەهاتی دوش دلێ من دەرناکەوی یارامن تو نزانی دردی من پرگەلەکە خاینی تو ببختی یارم من از دیگرم چم و زمان درانا دوش دلیم درناکەوی یارم از دیگرم چم و زمان درانا دوش دلیم درناکەوی یارم زۆر سپاس دەمخۆش شاپ سەرکەوتوبی دەمخۆش، فەرمووەرێرە شەهاب بۆ سترێسی شەهاب دینە ئەمە گۆرانی حەسرەتات لێ من گۆرانێکی کۆنە گۆرانێکی زەحمەت و قورس و بەتۆنی جیاواز شەهاب گۆرانیەکەی چڕی ئێستا ئەچینە لای سەرەتا تێبینیەکانی لێژنە و ئەچینە لای مامۆستا میکایل مامۆستا شەهاب چۆن حەسرەتا دەلیوت مامۆستا میکایلەکە ینی دو ڕۆژە نەخۆشم هەم دوونی لێ پرۆڤی هەم ئەوڕۆ باشە دەرزی و حەب و شەرباژیم خۆرنە بەس دیسا شاپیان گۆرانەکەت بەجددی باش کرد دیارە زۆر مەمنون وردە خەلەلی تێدا بوو یاوە دەنگت ماندووە نەخۆشم نەخۆشی چەند دەرزی سەلامەت دەبی ڕاستە هەستم کرد چاک تۆنەکان چەند جارێک پڕ نەدەبوو دروست دەرناتەوە بەگشتی ئەمەن پیرۆزبای لێ دەکەم بەگشتی باش زۆر باشە زۆر سپاس بۆ هونەرمەند میکایل دەچمە لای دکتۆرە بەڵقیس کاک شەهاب ئەوەلەن دیارە توماندی بووی نەخۆشم دوایە تەرکیزت لەسەر ستێژ نەبوو لەسەر شانۆ داهاتوو دەچووی فکرت لە لای مۆسیقا بوو نە لە لای خۆت بوو دیتم هەر ڕوود دە لای مۆسیقا بوو یعنی سەیتەرت زۆر نەبوو دەبی سەیتەرەت هەبی یعنی دەبی ئەتوو شانۆ بتگری ئەتوو شانۆی بگری نە لە بۆ مە بڵێ لە بۆ خۆت بڵێ سپاس دەکەم ڕێزت زۆر سپاس کوڕەکەمان نەخۆشە ئاگاتان لێ بێ مامۆستا هەڵکەوت وەڵاهی بەداخەوە منەڵێم من یەکێکم لەوەی کە سەرەتاوە ئەزانن حەزم لە ئەحساسی شەهابە زۆر دەنگی شەهابم زۆر پێخۆشە بەڵام بواری تەندروستی کەوا ناساغ بوو هەندێک جار لە تۆن دەرەچوو ینی هەندێک وردە نەشازی هەبوو نەیتوانی لە ناوڕۆکی گۆرانێکە ڕاستە زۆر بەداخەوە ینی من ئومێدی سەرکەوتنم بۆ تۆ خواز ینی شاڵەش سەرکەوتوبی نازانم جارێ بەڵام حەزمە کرد باشتر شەهاب ببینم چکم دەنگی شەهاب پێخۆش زۆر سپاس زۆر سپاس مامۆستاڵکەوت دەچمە لای مامۆستا عەبدولقار سڵاو ڕێز بە شەهابێ دەلال ئەفسترانە سترانێکی خۆشە من جی ئەفسترانە ساڵانە تا هەفتێ گوتیە 1970 سترانێکی گەلێکی خۆشە و من گەلێک حەشی حساسێتە کرد و هێوی دەرم تو دەرباز بیلگەلمە و چاوێتە ماچت گەلێک ساڵ ئەچینە لای هونەرمەندی لا و میران من بەڕاستی بەداخەوە بۆ کاک شەهاب ئەمڕۆ بە حکمی وەی کە تەندروستی باش نییە و هەستم بەوە ئەکرد کە جار بەجار لە تۆن دەرەچوو ئەمە ڕاستە شتێکی ناخۆشە بەڵام بە گەرباری تەندروستی کە باش نییە ئەوە تر دیارە بەڵام هیوادارم سەر پێوێت و جارێ هێشتا بەدەدی مامۆستا باسی کرێشتا ماوە جارێ بزانین چی لێدی لە کۆتاییە زۆر سپاس میرا بێگومان شاپ سترێس مەبە دەبێت هیوادارین تەندروست و سەلامەت بێ و هیوادارین کە بتوانانی لەم خۆناغە سەرکەوتوبی بۆی لە خۆناغی داهاتوو باشتر خۆدامە دەبکەی ئێستا دەبێت لە لای هاوڕەکانت چاوەڕێ بکەی تا کۆتایی بەرنامەوە تا ڕاگەیانی ئەنجامەکان سپاس دەستخۆش باشە دینە بەشداری دووەم چییە؟ لای بەشداربووی دووەم و دیارە هەموو گروپەکە جارێکی تر جیاکراونەتەوە بە بەرهەمی جیاواز بەشداریەکەن و هەر یەک لەسەر شانۆ باسکی خۆی هەڵدەکات و پێمان دەڵێت کە ئەتوانێ بەڵێ لێژنە وەربگرێ یان نا ئەنجا نەخۆش بێ یان ساخ بێت ئەوە ڕێی لێژنە هەروەرەگرین بەهرەمەندی دووەم
سۆزدا ئەمۆ گۆرانی بەڵێ. کە دەڵێن ئەمڕۆی هونەرمەند مەزەری خاڵەقیمان پێشکەش دەکات ژی لە پێم بڵێ سۆزدە بۆ ئامادە نەبوو خەریکی مەیکەپ بوو خەریکی قژی بوو خەریکی چی بوو نافەسە شتمانەکەی سۆزدا بەشداروێکی ڕۆژاوای کوردستانە لە عەرەبیەکە سەرکەوتوتر بووی تا لە کوردەکە تۆنت زۆر پاک بوو و وجود لەسەر ستەیج زۆر جوان بوو دخۆل نەگەلک باش بی ئەو گۆرانیش زۆربەی لە سووریا دەیانگۆ بەگشتی بەلای منەوە زۆر باش بوو دەستخۆشی لێ دەکەم پاش کەمێکی تر سۆزدا ئەمۆ گۆرانی کە دەڵێنی هونەرمەندی گەورەی کورد چەپڵەیەک بۆ مەزەری خاڵەقی زۆر باشە دینا دەچمە دەچینە لای ژیلا، بەڵێ. ژیلا پێم بڵێ سۆزدە بۆ ئامادە نەبوو خەریکی مەیکەپ بوو خەریکی قژی بوو خەریکی چی بوو ئەزانی چی زۆر ناخۆشەکە تۆ لە ئارایشگا یا کە کەسێ چاکتەکە دینا لە من تێگا هەرە بێ دانیشی بڵێ تخواک تۆز خێرا تخواک تۆز خێرا هیچ بەدەست خۆ نییە یانی هەر دانیشتووی سۆزداوێ منافەسەی من ڕاستە. کاجلی کوردی لە بەرەکە سۆزدا ماشەڵڵا زۆر جوان خۆی گۆڕیوە ئەمڕۆ لەگەڵ باشە. دەنگایەکی گرتۆ جوانەکەی چۆنی سۆزدا باشم سپاس چاوە باش وا هەستەکەم کەسێکی زۆر جددی بێت کە زۆر قەلق بوو زۆر بچێک بەستنەها انشاءڵە قەلق نابم قەلق نابی؟ ماشەڵڵا زۆر جوان دەرچووی بەڵێ گوڵە گۆرانەکەی تۆ مکسە مکسە کوردی عربی چۆن بۆ ئەو دوو گۆرانیەوە هەڵبژارت و لەگەڵ کێ هەڵبژارت بخوال بژارت بەس ینی تشتێکی وەک ینی ڕەنگێکی نوبێ من حەز دەکرد تشتێکی وەک ڕەنگێکی بسترم کوردی ئەو مەقامەکە ئەو مەقامەکەم حەز دەکرد تشتێکی ئەوە باشە ژیلا لێ بپرسا گۆرانی تێکەڵکردنی دوو گۆرانی لە یەک مەقامە ئاسان بوو بۆ ئەو لە پرۆڤەکانە یاخود ئاسان نەبوو ناسان بوو ئاسان بوو باشە دینا دەنگیت پێ لێ بووە ینی بەڵێ سۆزایکێکە لە بەهرەمەندە دەنگ خۆشەکان زۆر سپاس ژیلا بەڵێ ئەم کچە دەنگ خۆشەمان بۆ بنێرە سەرشانەوە و ئێمە لێرە چاوەڕێ دەکەین دینا بەڵێ دەرباز سۆزدا بەشداربێکی بەهێزە بەشداربوویەکی دەنگ خۆشە بە گۆرانیەکی میکسی عەرەبی و کوردی بەشداریەکات بە سۆزدا خانەڵێن سەرکەوتوبی چاپڵێک بۆ سۆزدا She
دەنگ سۆزدا سۆزدا هەربژی بگەڕێتە لای ئێمە تۆزە گۆرە دواوە فەرموو. خاتونێکی تێکەڵکردنی جوانە. دوو مچێم گۆرانی. لە جوانانە منافەسە و شتمانەکەی سەرکەوتووی سۆزە بێگومان دینا سۆزدا بەشداربێکی ڕۆژاوای کوردستانە و بەڵێ. من زۆر جار ئەو گۆرانی دووەمەم گۆرانی بەشە عەرەبیەکەی بە دەنگی مامۆساڵکە و زایر گوێ لێ بووە وایە مامۆسا؟ بەڵێ سەرەتا دەست خۆش سۆزداخان خاتونێکی جوان بەجلێکی جوان دیزایانێکی جوان هاتوتە سەر شانۆ شانۆکەی جوان کرد دەمەوێ ئەو معلوماتە ڕاست کەمەوە ئەو گۆرانیە ئاوازی ئاوازدانەری کۆنی بەتوانە عوسمان المووسڵیە بەڵێ لە سەرەتا ئەم گۆرانیە بە قەد و کەلمەیاس تەلحین کراوە بەڵێ مامۆستا مەزهەری خالقی و هەر کەسەکانی تریش کە لە بە زمانی کوردی وتیانەتەوە دوای قەد و کەلمەیاس وتراوەتەوانێ بەڵێ. یانی لە سەرەتام گۆرانە بە زمانی عەرەبی لەلایەن عوسمان مووسڵی ڕەچەڵەکی عوسمان مووسڵیش ینی بە ڕەچەڵەک دەڵێن کووردە 100% شارەزای شێوم نیە بڵێم ڕەگەزی کابرا کووردە باشە، عەرەبە بەڵام دەستخۆش. کەسێکی ناسراوە هەر بۆ زانستی عام حەزم کرد باسی کەم بێگومان دینا مامۆساڵکە و زایر وەکو فەرەنگێکی هونەری وایە هەمیشە زۆری زانیاریەکان معلومات و ڕاست زانیاری دەکاتەوە. لایە سپاس بەڵێ مامۆستا. دەستخۆش سپاس تایبەت بە سۆزداخان دەنگت خۆش بوو دەتوانم بەڵم لە عەرەبیەکە سەرکەوتوتر بووی تا لە کوردەکە ئەویش بە حکمی زاراوە و زمانە ئەکیت سترێسە کچەکە، سترێسە سترێسیشە هاتبوو بەڵام دەڵێم سەرکەوتوو بیت مۆفەق بی هیوادارم تۆ لەگەڵ ئێمە بمێنیتەوە زۆر سپاس مامۆستا هەڵکەوت ئەچمە لای مامۆستا میکائیل مامۆستا سۆزدا لە عەرەبی و لە کوردیا چۆن بوو بەگشتی دەتوانم بڵم بەگشتی باش بوو دەستت خۆش بێ بە سەرۆک کاگە ئوستاد باسی کرد بە دەلیلێک کە نازانم چییە هەرچەند عینی گۆرانی بوو قەیناکە شعرەکەی کوردی بوو لە عەرەبی بوو بە عەرەبەکەیدا زۆر مسەلەتتر بوو زۆر باشتر بوو عەرەبەکەی بەڵێ باز بەگشتی بەلای منەوە زۆر باش بوو دەستخۆشی لێ دەکەم زۆر سپاس مامۆستا میکایل دەچمە لای هونەرمەندی لاو میرا دەستخۆشی لە سۆزدەخانەکەم بەڕاستی وەکو مامەساڵکەوتیش باسی کرد ئەتوانم بڵێم لە عەرەبیەکە مۆفەقتر بوو هەتا کوردیەکە وەکو هەم زاراوی سۆرانی ئەتوانم بڵێم بۆ کەسێک زەحمەتە کە خەڵکی ڕۆژئاوا بێ بتوانێت ینی بەتەکیت ئەوەیە بەڵام بە شێوەیەکی گشتی زۆر باش بووی تۆنت زۆر پاک بوو و وجود لەسەر ستەیج زۆر جوان بوو تەنسیقێکی باشە لەگەڵ میوزیکە بوو دەستخۆشی لێکم هیوادارم لەگەڵێمە بنێت زۆر سپاس میرا زۆر سپاس ئەچمە لای مامۆستا عەبدولقەهار مامۆستا سۆزدا چۆنە بینی خوشکەمە عزیز سۆزدا گەلک جوان گوت و ئۆفرەت خۆکێ من بەرنامەمەدا هیوادارم بمینێت لەگەڵمە یعنی سترانەکە گەلک ئەو زەحمەتە حتى إيقاعيا نجي لحن نجي قالك بزحمة القد قوتني تشكي نظام تشتكي قالك زحمة بسترانة ده هي حمي سترانة بيجت قوت إنجي أو ستران بيجنا بيت قالك ما ظن قالك بزحمة أو قالك جان قوت هر چند بلكي دسبيك وقت الجواب الدسبيك دخول نقالك باش بي بس وكوب قشتي قالك جان قوت خوزی ما باته ده و مدرسه آفرت دیجی هبان بابان تده زۆر سپاس مامۆستا عەبدولقادر زاخۆیی دەچمە لای دکتۆرە بەڵقیس دەنگی خۆشە بەڵێ باشە بەس لە هەندێک جێیان لە تۆن دەهات دەست خۆش بی دەنگت خۆش بی ئینشاڵڵا سەرکەوتوو بی زۆر سپاس دکتۆرە بەڵقیس سۆزدا تۆش دەبێت لەگەڵ هاوڕێکانت بەڵێ لە باکستێج تا کۆتایی بەرنامە بمێنیتەوە بۆ هیواین سەرکەوتوو بیت و لە قۆناغەکانی داهاتوو بتبینین زۆر سپاس سپاس سۆزدا کە لێرە بوویت و بەرهەمت پێشکەش کردین فەرموو چاوەڕێ بکات فەرموو تا کۆتایی پرۆگرام دینە بەشداربووی سێیەم بەشداربێکی زۆر دەنگ خۆشە گەنجێکی بەتوانایە کاکە ئەرسەلان گۆرانی هونەرمەندێکی گەورەی کورد گۆرانی پێ بڵێنی هونەرمەند زیادە سعات دەڵێتەوە چەپڵەیەک لێرەوە بۆ زیادە سعات زوزویەنەوە بۆ لای من ئێوە بیرتەکەین بە قوربان بیرتەکەین چەند کاتژمێر لە ساڵۆم بووی هەر باسی کچانەکەن با باسێکی کوڕانی بکەین پێی بڵێن توخوا کەسێک ڕۆژێ هەزاردا پێم وانە بوو ئاوا باش دەبێ بەس بێنە هایات باش بوو پێی بڵێن پاش کەمێکی تر
بیر لە چیەکەیتەوە؟ زۆر بێتاقەتم چەند مانگێکە لە ماڵەوە بێزار بووم. باشە با گەشتێک بۆ دەرەوە ڕێک بخەین. تۆ هیچ کۆمپانیایەکت پێشک دێت چونکە زۆربەیان تاخراون. بەڵێ کۆمپانیای کۆشتراڤڵ ئێستا دەستی کردووەتەوە بە فرۆشتنی تیکت و ڕێخستنی گەشتەکان. با سەردانێکیان بکەین و گەشتێک ڕێک بخەین. کۆمپانیای کۆشتراڤڵ گەشت بکە لەگەڵمان. چەپڵەیەک لێرەوە بۆ زیادە سعات و ئێستا لە باکستێژە دینە. بەڵێ ئەچینە لای ژیلا. ژیلا کاکە ئەرسەلان چی کردووە و چۆن خۆی ئامادە کردووە و چی لە بەرایە و ئەم شتانە زوزویەنەوە بۆ لای من ئێوە بیرتەکەی قوربان بیرتەکەی وەڵڵا منیش بیرتانەکەم. چی لە کاکە ئەرسەلان چۆن خۆی ئامادە کردووە پێی بڵێنی هونەرمەند زیادە سعات ئاسانیە وتنی ڕاستە لێ بپرسە بڵێ دەرەچی لە تۆن ئەمڕۆ یان سابتە بی لەسەر تۆنەکان. ئێستا گوێ گرتەوە گوێت لە خۆتە گرتەوە یا گوێت لە مامۆستا زیادە سعاتە گرت ئێستا گوێم لە خۆم دەگرتەوە. چی تێبینی کرد؟ هەندێک هەڵەی تەکنیکیم هەبوو ئینشاڵڵا چاکم کردووە. ئێ وەڵامی پرسیارەکەی خاتو دینە خۆی ئێڵیتەوە یان تەکنیکی تیاکەی؟ نا بە شێوازی خۆم. باشە زۆر باشە. ئۆکەی زۆر ڕات ناگرم بەڵام یەک شتم پێ بڵێ چەند کاتژمێر لە ساڵۆم بووی هەر باسی کچانەکەن با باسێکی کوڕانیش بکەین سەری ئەوانیش کاتیان زۆرەوێ ژیلا وانە؟ ئاروەڵا مناگام لێ بوو کاکە ئەرسەلان خۆی قۆزە کرد لەسەرەوە. چەندی پێچوو؟ بەخوا زۆری پێ نەچوو ئازام هەر دەخولەکێک. زۆر باش. خەینا ئێمە ئیشمان زۆرترە هەرەوەی. ئۆکەی با بڕۆ سەر ستێج زۆرتر ڕاو ناگرم هەستەکەم زۆر سترێسی سترێس مەبا هەناسەیەکی قوڵ فەرموو. باشە چاوەڕێی کاکە ئەرسەلانەکەین با گۆرانی هونەرمەندی گەورەی کورد زیادە سعات پێی بڵێنمان پێشکەشەکە بزانین بە لێژنە ئەڵێ سەر ئەکەوم یان نا. کەسێک ڕۆژێ هەزاردان ناوی تۆی لەسەر لێوە بە گریان و زار پێی بڵێن عاشقێکم شێت و سەرگاردان تاوەڕێمە ڕۆژ و شەو لە کوچە و کۆڵان پێی بڵێن بەسەر هاتم کرابەتی ڕۆ هەموو خەڵک دەزانن منێ ماڵوێران پێی بڵێن هەموو عالەم پێی بڵێن هەموو دونیا پێی بڵێن هەموو عالەم پێی بڵێن هەموو دونیا پێی بڵێن کە لە من عاشقتر چێیە وەکو من دێوانە و شەیداتر چێیە ئەگەر ئەو وڵاتی بەنای
عشقانە جێوت من کوردێکی بێماڵ و جێیان پێی بڵێن توخوا کەسێک ڕۆژێ ئەزاردا ناوی تۆی لەسەر لێوان بەگریان و زار پێی بڵێن عاشقێکم شێت و سەرگاردە داوەڕێمە ڕۆژ و شەو لە کوچە و کۆڵان پێی بڵێن بەسەر هاتم گرا بە چیرۆ هەموو خاڵک دەزانن منم ماڵوێران پێی بڵێن هەموو عالەم پێی بڵێن هەموو دنیا پێی بڵێن هەموو عالەم پێی بڵێن هەموو دنیا پێی بڵێن دەمخۆش کاکە ئەرسەلان دەمخۆش چۆنی؟ و سەرکەوتوبی ئەو بۆ لە بەرزەکان هەڵە خلیسکەی چەند جارم پێوتی باش پرۆڤە بکە باشە کاکە یەکێکە لەو بەرهەمەندانەی کە لە دی گەورە بە ئەو قەرار وەڵا باشە چینە لای مامۆستا میکایل لە بیدایەتی تێبینیەکان سەرەتای تێبینیەکان کاکە ئەرسەلان پێی بڵێنی چۆن وت وڵای کاکە ئەرسەلان بەڕاستی ینی پێم وانە بوو ئاوا باش دەبێ بەس بێنە هایات باش بوو بەڕاست زۆر سپاس ئەو گۆرانێ زۆر زەحمەتە بەڵێ. و کوتنیشی زۆر زەحمەتە بەڵێ. و ینی ئەمن بەڕاستی سەرسوڕماوەم زۆر چاکی کورد ئافرین دەستی زۆر سپاس مامۆستاتەوە پیرۆزبای لێ بکەین لێ بکە ئەرێ وەڵڵا زۆر باشە زۆر سپاس بۆ مامۆستا میکایل دەچمە لای مامۆستا عەبدولقادر زاخۆیی دەست خۆشی لێت کە ئێمە سترانەکە خۆشە من جێب سترانە گوتیە و ئەس خۆ سەر بلندت بینم ئەسترانە مامۆستا زیاد ئەسعەدی گوتیە و من گەلک حەجێ کریە من تۆمار کریە و تشتێکی جوانە سترانە گەلک زەحمەتە و گەلک جوان گوت بەرهەندی ناکەوێت ئەم هەر مەدحت وا بکەن چونکی مەیە جێگرتین دەنگت هەمیە خۆشن ئینشاءالله سەرکەتی من هەمی پێک بێ کۆپلێکمان بۆ بڵێ خۆدێ ئەس مامۆستا درست بۆم قەیت کەمی کۆپلێکمان بۆ بڵێ مامۆستا چەپلە لێدەن با کۆپلێکمان بۆ بڵێ هذا والله نابێت وده تمام نين من دقيقة تۆزێک دڵمان مەشکێنە پێی بڵێن هەموو دنیا پێی بڵێن هەموو عالەم پێی بڵێن پێی بڵێن هەموو دنیا پێی بڵێن هەموو عالەم پێی بڵێن زۆر سپاس بۆ ئەو هەستە جوانە بۆ ئەو حساسە جوانە مامۆستا عەبدولقادر زاخۆیی هەر لەسەر کاکە ئەرسەلان دەچمە لای مامۆستا ئەڵکەوزایر کاکە ئەرسەلان دەنگت خۆش بە ئەحساسێکی جوان دەنگێکی نەرم ئارام جوان هیوادارم سەرکەوتوبی بمێنیتەوە لەگەڵ من زۆر سپاس ئەچینە لای دکتۆرە هەم قشتە هەم جوان خۆی حازر کردی هەم گۆرانیەکەی باش گۆ هەندێک تەغیرات و بەهارات و شتی خۆی پێدا کردێک و بۆ ئەوڕۆ هەمووی بەهاراتە واللهی بەئەحساسێکی گۆ والله يعني حمو ئەوە ڕاوەستام بە ئەحساس بە جوانی يعني لەبۆ خۆی دەگوی وجودی هەبوو لەسەر شانۆ و جوانی و لێت دەوەشێ ئەو گۆرانیش زۆر سوپاس ئەو گۆرانیت اختیار کرد بە دەنجی خۆتە زۆر سپاس لێت دەوەشێ لێرە زۆر سپاسی مامۆستا بەیاریشەکەم چەپڵەیەک بۆ مامۆستا یارمەتی دەرمان بۆ زۆر سپاس دکتۆرە بەڵقیس دەچمە لای میرا سەرقاڵی گفتوگۆیە میرە بۆ چوونت لەسەر کاکە ئەرسەلان چییە؟ بە حەقیقەت
کاگەرسەلان ئەمڕۆ زۆر ئیبداعی کرد بە حەقیقەت زۆر باش گۆرانەکەی وت وەکو مامۆستا بیکایل باسی کرد ئەمە گۆرانێکی زەحمەتە من خۆم یەکم لەو کەسانەکە زۆر معجبی ئەو گۆرانێمەوە لە زۆربەی ئاهەنگ و کۆنسێرتەکانە ئەیڵێمەوە بەڵام کاگەرسەلان ئەمڕۆ باش گۆرانێکی وت لە شوێنێکە لە ئیقاع دەرچوو بەڵام خۆی گرتەوە باش بوو بەڵام ئەحساسێکی جوان و بە تۆنێکی پاک گۆرانێکی وت و هیوادارم سەر بکەوێت زۆر سپاس بۆ میرا هەمومان جارجار هەڵاکەین لە ناوەکەیە خۆت ناوت کاکەیە خۆی ناوی کاکەیە باوکی ناوی ئەرسەلانە سڵاو بۆ کاکە و بۆ ئەرسەلانیش سەرکەوتوو بی کاکە ئەرسەلان سەرکەوتوو بی کاکە ئەرسەلان ئەوانی چاوەڕێکن لە باکستەیجی پرۆگرام بۆ ئەوەی لە کۆتاییدا دوا ئەنجام و دوا دەرەنجام ئەنجامەکان ڕابگەێنێت بەڵێ باشە دینە بەشداربووی چوارم کێ ئەچینە لای بەشداربووی چوارم بەهرەمەندێکی دەنگخۆش محەممەد دلێر گۆرانی بێتا هونەرمەند ئایهان ئەڵێت هیوادارم سەرکەوتوو بێ بەڵێ محەممەد ئێستا لە باکستێج و لای ژیلەیە ژیلا جارێکی دیکاتینەوە لای تۆ جارێکی دیکە بیرمان کردی پێمان بڵێ محەممەد دلێر چۆن خۆی ئامادە کردووە و بە زوویش بینێرە سەرشانەوە بامانشەڵە ئەو باڵایەوە دەرچێم بە پێڵای بەرزی شەوار باڵام ناگاتێتەوە محەممەد لە پرۆڤەکانە یارمەتی هاوکاران و هاوڕێیانیەدا ڕۆژ دەرباز نابن شخەوەز گەلێک زووشیار دەبێ هەڵبژارنی گۆرانەکەی باش نەبوو بە ڕایەوان سەرسەرێن بەس ئەس ڕێیا من گەلیەوان نینە ڕاستی چۆبێت وان ماچیتکەم هەر کوڕێکی بیبینم ڕەوزی ناکەم قۆناغەکە حساسە بەڕاستی احتیمال ئەگەر زۆر زەخت بکەم بریم ئەو گۆرانیە بڵێ دەرنەچی برێ خەتای تو بوو لێ ئەو گۆرانیەوە ئەم بچیک بینەختێ مەستران گوت پاش کەمێکی تر چۆنی محەممەد سڵاو لە تۆش جیلەکان باشی بە قوربەت قڕگەوە شکبوونی نەما وڵای ئێستا تۆزێ باشترم ئۆکەی یەک تۆ سەری کامێرە بکە بامانشەڵە ئەو باڵایەوە دەرچێم بە پێڵای بەرزی شەوار باڵام ناگاتێتەوە محەممەد خۆت چۆن ئامادە کردو تۆزێ سترێسمە بوو لە ماوەی چەند ڕۆژەیە بەڵام ئەمڕۆ زۆر باشم خوا بەزیاد بیانی نا بێگومان نابێت لەسەر ستێجەکە بتێ شتێکی باش پێشکەشکەیت نابێت سترێستە بێ بەزدی سترێس هەر لێوتێکە ژیلە پرسیاری ئەوەی لێ بکە کە محەممەد لە پرۆڤەکانە یارمەتی هاوکاران و هاوڕێیانیەدا بۆ سابت بوون ینی بۆ دانیشتن لە سەرتۆنەکان لە قوڕگیانە خۆشی ئەمڕۆ دەرناچێت لە تۆن ئەنا بێگومان بێگومان باشە ژیلا بۆمان بنێرە زیاتر ناو هێڵمەوە بەڵێ دەرباز سپاس ژیلا بەڵێ محەممەد یەکێکە لەو بەشداربوانەی کە دەنگی زۆر خۆشە و دەنگی نزیکە لە کاکە ئەرسەلان بزانین محەممەد سەرەکەوێ یان کاکە ئەرسەلان ڕۆژ دەرباز نابن شخەوەز گەلێک زووشیار دەبێ تەنی خەوشمرە شیرینە ژیانە من گەلێک خەمگینە دیسە ڕۆژ دەرباز نابن شخەوەز گەلێک زووشیار دەبێ تەنی خەوشمرە شیرینە ژیانە من گەلێک خەمگینە چما تو چویش ژیانە من چما تو نەمایلی بیا من داگیر بەردانە بەدلێ من چما یاری بێتە ژیانە مێشە سەبرا من بێتە حاڵێ من نەخۆشە گوڵا من بێتە گرێتلێ من گەشە بێتە
سوزە تێدا بووە بینا من یاداویامێمە دەگوت بەردێرە بەدلێمە لێ تاو سۆز نەیانیشی ببتەنێ هیچ ئەزمان بێبی دترسم ئەز بمرم جارێکا دن تەنەبینم چما تو چوی ششیانا من چما تو نمای لیویا من داگر بردان آبادل من چما یار یار بتر شیان نامشه زبرا من بتر حال من نخوشه گولا من بتر گدل من گشه بتر دەم خۆش کاک محەممەد دەنگێکی زۆر خۆش ئەدای نەرم وەکو دینا گوتنی بەڵێ دەنگیشت لە کاکەرسەلان زۆر زۆر نزیک بوو بەڵێ سەرکەوتوبی من حەزم لە ئەحساسی محەممەدە ئەحساسی زۆر جوانە سەرەتا بۆ تێبینیەکانی لێژ ناچمە لای مامۆستا میکایل مامۆستا میکایل گۆرانیەکی نەرم و خۆش و ئەحساس و ئەم شتانەیوت چی بە محەممەد دلێرەڵێ وڵای من محەممەد دلێر گۆرانەکەی وەک گۆرانی باش کوت بەس ئیتر گۆرانی پیا هەموو گۆرانێک نێوی گۆرانیە بەس ئیدی فەرقی ئازان و گۆرانەی پێشتر جۆمان لێ بوو لەگەڵ ئەو گۆرانی هەردوو کەر گۆرانین بەس ینی فەرقیان زۆرە ینی وەکەوەی سێدەیەکی تۆمار دەکەی دە 12 تراکتە بەڵێ دوو تراکتت مەبەستە بەڵێ ئەو تەش تراکتی دیکە هەر هەیدا تێداوێ بۆی کە پڕ بێتەوە فقط ینی بە بڕوای من هەڵبژارنی گۆرانەکەی باش نەبوو بە بڕوای من گۆرانی زۆر باشتر و خۆشتر هەیە کە و دەیتوانی هەڵی بژێرێ و چیشی دەنگەکەی هیچ عیبی نەبوو حرەکەتەکەی عیبی نەبوو بەرحاڵ باشە ئەیەمە لای محەممەد ئەم گۆرانیە خۆت اختیارت کرد لەگەڵ مامۆستا ڕێککەوتی مامۆستا بەیار یاخود خۆت اختیارت کرد و گۆرانیە تەمان لەگەڵ مامۆستا بەیار هەر پێشکەشم کردو بە مامۆستا بەیار لەسەر ڕای مامۆستا بەیار گۆرانەکەم هەڵبژاردووە پێمانیەکێکە لەو گۆرانیا فەیڤەرەتانی کە مامۆستا بەیار خۆی زۆر زۆری حەز لێیە منیشە لەسەر ڕای ئەو باشترین هەڵوشم داوە تەبعەن بۆ ئەوەی بتوانم گۆرانیەکە بە باشترین شێوە بڵێم و لەو ئاسەیە بم کە بتوانم ڕای ئێوە بەدەست بێنم زۆر سپاسان دەکەم دەم خۆش کاک محەممەد زۆر زۆر سپاس کاتە شەڕەکە لە مابەینی مامۆستا بەیار و مامۆستا میکایلە هیچ ئیشکالی نەبوو ئەو باشی کوت بەس گۆرانەکە هەر ئەوەندەی هەڵدەگرێ هیچ خەلەلی دەکوتنیدا نەبوو خودای زۆر سپاس مامۆستا میکایل مامۆستاڵکەوت مامۆستا میکایل پێی وایە کە هەڵبژاردنی ئەم گۆرانیە بۆ محەممەد باش نەبووە تۆ چی دەڵێ واللهی دەنگی کاکە محەممەدم زۆر پێخۆشە گۆرانەکەی بە باشی وت هیچ ئەشکالێکی نەبوو لە ئەوڵ تا ئاخی گۆرانەکە توانی بادایەکی باش دەنگێکی نەرم و ئەحساسێکی جوانی هەیە قسەی کاک میکایل ئەتوانێ بڵێن توانای کاکە محەممەد لێر باشترە لەوەی کە توانێت گۆرانیکی بەرفراوانتر هەڵبژێرێ کە بۆی تاقەیەکی زیاتر نیشان بدا رەچینە لای مامۆستا عەبدولقەهار مامۆستا تۆ چیت هەیە بۆ ئەم کۆمنتانە هەمویان والله ڕایەوان سەرسەرێن بەس ئەس ڕایە من گەلیەوان نینە ڕاستی چۆڤێتوان ماچیتکەم ئەف سترانە مامۆستا بەیاری هەمی سترانی زەحمەتت بۆن ژێگرتین ڕایە من گەلێک باشە vê قۆناغی لازم بە سترانی زەحمەت بین گوتنی سترانە سانەهی تەمام دەنگی مرۆڤی دیتێرە دیار کرد بەس هەکە یقع زەحمەت بت باشە و مرۆڤ بچێکی پێوە ماندی بت ئەتبێژم ڕایە من گەلێک جوانە سەحەتەوان دکتۆرە چۆن بوو ئەمن هەر کوڕێکی بیبینم ڕەفزی ناکەم خوا چەپڵێ بۆ دڵی دکتۆرا لێدەن یاخوا هەر دڵت خۆش بێ هاتووە بە ئەحساسی گوتووە بە شێوەی ئەو حەزەکە و دوایە هەر کەسێک دائما تدريبي مامۆستای خۆی وەردەگری دەستە ئەحساسی مامۆستای خۆی تو شوێ ئەحساسی وی ئەمن دەڵێم سوپاسی تو مامۆستا بەیاریش دەکەم زۆر جارێکی دیکە مامۆستا بەیار وەرە وەرە ئەو شەڕەمان لە کۆڵکەوە کاکە وەرە بەخێر بێ
فەرمۆ سەرەتا دەمێ ڕوونکردنەوە بدەم تەوان زۆر سپاس لە بۆ ڕێی هەموو لایەکتان بەس ئەو گۆرانیە زۆر گۆرانی هەیە احتیمالە گروپ مساعید نەبی ئەو تەکنیکەی کە لە ستودیۆ بەکارهاتیە کەماناتەکی زۆری تێدایە و تەکنیکی زۆری تێدایە ئەساسیاتێکی زۆر ئەوەی تێدایانی احتیمالە نەقسی تۆزەک ئالەتەکان ئەو ئیشکالە تۆزەک دروست بکە احتیمالە لێ بالضبط ئەو ئەحساسە نەگاتن کە ئەو ویستیتی بیڵێ باشە یەککە لەو گۆرانیانێ ئەمن دینە خان ببوورە احتیمالە ببینێ دژی یەک لەو ڕێیە باشە گۆرانی ئەمن تا چەند ینی ئەحساس زۆر لە لای من گرنگە بەڵێ ئەو ئەحساسێک کە هەتوو دەتەوێت چ پەیامێک بگەینی ئەوە زۆر گرنگە بەڵێ دەتەوێت چ بڵێ منیش لە سەر ڕێی تۆ مامۆستا بەیان هاتی تۆ سەڕێی مامۆستای بەڕای من زۆر باشی گوت باشە ئەو کەیش دەگەڕێتەوە سەر جەنابتان نازانم باشە هەمیشە بەشداربووان چۆن گۆرانیەکانیان هەڵدەبژێرن مامۆستا ئەو قۆناغەی اختیاری گۆرانیەکان زۆربیان ئیخۆیان بوو حتا تانیم پێیان بڵێم ئەوە بگۆڕنیان ئەوە بەڵام نەمتانیە زۆر زەختیان لێ بکەم لە بەرەوەی قۆناغەکە حساسە بەڕاستی احتیمال ئەگەر زۆر زەخت بکەم بریم ئەو گۆرانیە بڵێ دەرنەچی برێ خەتای تو بوو لێ ئەو گۆرانی ئەوها لێ اختیاری خۆیان بۆ بەس ئەمن تانیتم ئەوانەی کە زۆر باش بینێتە ژەیان کەم ئەوانەی کە میلۆدیەکان هەندێک میلۆدی هەیە وەکو مامۆستا باسی کرد لە بینی 3 تۆن ینی لە بینی 3 تۆن زیاتر نییە مەودایەکەی ئەو وەختی ناتانی ئەوەی ئەو پامێکە هەتیت بیگەینی بەڵام ئەوانەی کە ئەو میلۆدیانای دەوڵەمەندن لە مەودای دەنجی ینی ئەویان هەیە تەسەوڕ دەکەم ئەو وەختی زۆر باشتر دەگوترێت دەست خۆش بۆم زۆر سپاس باشە دینە زۆر سپاس وەڵا کاکە مامۆساکانیان مەر ناوێرین نزیکشیان کەین دوور ڕاوەسە کاکە دوور ڕاوەسە محەممەد دلێرێکێکە لەو بەهرەمەندانەی کادەنگێکی خۆشی هەیە و ئەحساسی جوانە و دایورد و جوانی هەیە ئەچینە لای مامۆستای لاو سامیرا ئاخیر کۆمنتت چییە بۆ دلێرچی محەممەد دلێرچی پێڵی ئاخر شت بە حقیقت کاک محەممەد ئەحساسێکی جوانی هەیە گۆرانیەکە گۆرانێکی قورسە ئاسان نییە لە ڕێوتنەوە ڕاستە لە ڕووی لەحنیەن زۆر هەسەکەی شتێکی ئاسانە بەڵام کە ئەچتە ناوڕێکی لەحنەکە و هەسەکەی شتێکی قورسە ئەحساس و ئەدای وردی ئەوێ خاستەن لە ڕووی ئەوەیە کە بەعزە شوێنێکی کە ئەحساسێکی زۆری ئەوێ بەڵام بە شوەیەکی گشتی زۆر باش بووی دەستخۆشی دیەکەم هیوادارم سەر زۆر سپاس شەپڵێک بۆ محەممەد دلێر محەممەد دلێر تۆش دەبێت لەگەڵ هاوڕەکانت لە باکسێژمێنیتەوە تا کۆتایی پرۆگرام دەم خۆش فەرموو دەستخۆش زۆر سپاس دینا دەچینە لای بەشداربوویەکی تر پێنجەم بەشداربوویەکی تر هیوادارم ئەم جارەیان یەکسەر مامۆستایان ڕێی خۆیان بڵێ نەبێ بەشە ڕشتیوە زۆر باشە ڕێیان شۆڕش میکایل پێگەنێ ڕێیان شۆڕش بەشداربێکی دیکەی ئەمەڵقەیە کوردستان ستارە بە گۆرانی یەڵە جیرانی هونەرمەند عەبدولقار زاخۆیی بەشدارە لێرە لای من نووسراوە یەڵە جیران بەرهەمی تۆیە مامۆسا جیران سترانەکە مەگوت فلکلۆرە بەس ئەس بێژم نە فلکلۆرە منێ گوتی بەری 10 ساڵەکە بەس فلکلۆر نینە ئەزێنکە ناوێ ستران بێژی زانم و ئەزێ پاشی بێژم زۆر سپاس مامۆستا عەبدولقارەوە نەمەڵێ 10 ساڵ پێش ئێستا دوان با پیر نەبی کاکە پیر دیارنی تۆ گەنجی لامومان گەنجتری وانە دکتۆرە لامومان گەنجترە مامۆستا عەبدولقار گەلێک بچیک بین وەختێ مەستران گوتین عنی ساڵێت 86 بەڵێ ساڵ 86 یەکەم جار مەستران گوتین ینی ئەم بچیک بین وەختێ مەستران گوتی زۆر سپاس مامۆستا عەبدولقارە چینە لای ژیلا لە باکستەیج کچێکی زۆر ڕووخۆشە بوو بینم نەترسی گۆرانێکی باشی هەڵبژارد بوو لەگەڵ دەنگی مساعد بوو سترانە هونەرمەند سیماریە گەلێک سترانەکە خۆشەتەژی جان گوت و سەرکەتی بینشە لیباسێکی زۆر جوان زۆر ترسی هەبوو سپاس دایک و باوکم دەکەم بەخێر بێن جوانیان پێدەم پاش کەمێکی تر ژیلا سلااوە لێ بێجارێکی تر ڕێیان لای تۆیە بزانین ڕێیان خان چی ئامادە کردووە چۆن خۆی ئامادە کردووە چی کردووە چی نەکردووە هەموویم بۆ لێ پرسە هەمووی بۆ لێ پرسم دووبارە بەخێر بێنەوە ڕێیان باشم سپاس ئەو چیۆنە خۆ جوان کردووە ماشەڵڵا سپاس ڕێیان
هەر گۆرانی ئەڵێ لەو کاتەوە هەر دانیشتوین لێرە هەر گۆرانی ئەڵێ ئامادەی دوێنێ لە پرۆڤە گۆرانەکەم لەبەر دەکردو ینی زوو لە بیرم دەچوو گوتم نەترسا لە بیرتە چەیە باش ئامادەوە نەکردووە نانە لە ترسانەکەیت اینجا ڕێیان بینی خۆشە لەگەڵ هەمووی لەگەڵ هەموو هاوڕەکانی جەماعەتی باکستەیج کچێکی زۆر زۆر خۆشە بوو بینم نەترسی پرۆسەر ستیج ئۆکەی زۆر سپاس ژیلا بەڵێ بێگومان دینا ڕێیانی ژێکێکە لە بەشدار بۆ بەهێزەکانی ئەمەقەیە کوردستان ستار بە چەپڵەیەوە چاوەڕێی ڕێیان دەکەیت. باشە دەم خۆ دەنگ خۆش دەست خۆش تۆزێک بینە پێشەوە ئەلێرزێشتا بابینەرەکان باشتر بمان بینیمان مامۆسا ئەلێرزێ
لەکێ ترسی لە لێژنا یان لە کامێرا یان لە ژمور یان لە مۆسیقیەکان یان لە مامۆستا سەید ئەحمەد لەکیانت لەکێ ترسی زۆر کامیرە کامێرا سەیری کامێرە مەکە باشە ڕێیانێکێکە لەو بەرەمەندانەی تۆزێگە بوو بەس ئەویش باشە ڕێیانێکێکە لەو بەرەمەندانەی کاتوانیەتی خۆی بگەێنێتە ئەمڕۆ چینە لای مامۆستا هەڵکە و زاهیر یەکەم تێبینی وەرەگرین خاتوڕێیان دەنگت خۆش بێت هەوڵی خۆیدا گۆرانێکی باشی هەڵبژارد بوو لەگەڵ دەنگی مساعد بوو ئومێدەکەم سەرکەوتوبی و بەردەوام بیت زۆر سپاس زۆر سپاس بۆ مامۆستا هەڵکە و زاهیر دەچمە لای مامۆستا عەبدولقادر خۆی gelek heskim rohinkirinek il servis stranê bidim. Min jiyana xwe de stranê gelek hunermendayê digotin. Çendem min bîz ver hemen ev ez gelek heskim stranê hunermenda jî bêjim. Evet mazin. Ev strane wextê min gotî min nivîsî bî folklor. Bez derketine folklor. Strana hûzan sîmar. Hunermend sîmar. Strana wî ye. û xuya bapîrê wî ye çê dibit. Çikî hingê gote min. استرانا هنرمند سیماریه گلک استرانا که خوشه تاجی جان گوت و سرکتی بی انشاءالله زۆر سپاس ئەچینە لای مامۆستا میکائیل مامۆستا میکائیل ڕێیان چۆن بوو وەڵا هەروەک ئوستاد فەرمووی هەڵبژارنی گۆرانێکی زۆر باش بوو زۆر باشە گروپی موسیقاک کە زۆر دەستخۆش مامۆستا بەیار دەستیان خۆش بێ ئەویش لیباسێکی زۆر جوان مسەلەت بوو لەسەر شانوەکەی تەواو هەولی خۆشیدا بە باشترین شێوە گۆرانەکەی بڵێ هیوادارم سەرکەوتوو بێ زۆر سپاس بۆ مامۆستا میکائیل دەچمە لای دکتۆرە بەڵقیس دکتۆرە ئەم خاتوونە جوانە چۆن بوو لەسەر شانۆ و چۆن گۆرانێکی پێشکەش کرد گۆرانیەکە زۆر خۆشە جوانی گۆ بەڵام زۆر ترسی هەبوو زۆر شەرمی دەکرد دەغر شانۆ زەحمەتە زۆر و دوای لەزنە دانیشتووە و بەس دەبێت ئەو فکری هەمومان هەڵگری باشە بەڕێخونەکە کەس دکتۆرە ئەم خاتوونە جوانە قوتابی شانۆیە یعنی نابێ بترسێوانە شانۆ ئەخوێنێ ئێستا لەچێن دەرێ لە دووە کوابزانم لە هەولێر بەڵێ قوتابی شانۆیە لە هەولێر من شانۆی دەخوێنی لە پەیمانگایە بەڵێ پەیمانگایە یاڵە بەڵێ لە پەیمانگایە فێر دەبی دەنا فێر دەبی شانۆ هی ئەوە یعنی ئەبێ لەسەر شانۆ فێر دەبی بەرە فێر دەبی باشە سەرکەوتوبی ئەچینە لای کاکە میرا ڕێیان چۆن بوو خاتوڕێیان دەستخۆشی لەکەم بۆ هەڵبژاردننی گۆرانیەکەی گۆرانێکی زۆر خۆشە و ئێمە هەمومان وەبزانم خۆشم چەندی جار لە زۆربەی شوێنانە کەوتومە گۆرانێکی زۆر خۆشە بەلای منەوە کاتی خۆی ساڵی 2004 مامۆستا عەبدولقاهر لە ئەلبومێکی زۆر خۆشە و گۆرانی بەڵام ئەو بە شێوازێکی تر و تێتی زۆر خۆش بوو لەو کاتەوە منە تا ئێستا بە بەردەوامی ئێڵێمەوە دەستخۆشی لێکەم هیوادارم بەردەوام بێ لەگەڵمانە زۆر باشە زۆر سپاس میرە ڕێیان تۆش دەبێت شتێک دەتێ بڵێ فەرموو سەرەتا پێش هەموو کەسێک سپاس دایک و باوکم دەکەم بەخێر بێن جوانیان پێدەم بەخێر بێن سەر چاو چەپڵێک بۆ دایک و باوکی ئەم بەشدار بووە زۆر بەخێر بێن سپاس بۆ ئەوەی کە بەم شێوەیە پشتگیری کچەکانتان دەکەن بەڵێ سپاسیان دەکەم زۆر ینی پشتگیریم دەکەن ئەگەر دەریش نەچووم ینی سەرکەوتنەکە لە بۆ من داک و بابم سەرکەوتوی گەیشتویتە ئەمڕۆ تۆ سەرکەوتوی گەیشتویتە ئەمڕۆ سەرکەوتوی سپاسی مامۆستاکەشم دەکەم بۆ من مامۆستا نییە هاوڕێیە ماما ڕاستی بۆ مامۆستا نەبوو ڕاستی مامۆستایەکی زۆر لەسەر چەپڵەیەک بۆ مامۆستا بەیار جارێکی تر سپاس بۆ دایک و باوکی ڕێیان کە لێرە سپاسی ڕەخنەکانیشتان دەکەم سپاس بۆ ڕەخنەکانی زۆر سپاس ڕێیان هیچ مەترسە بچۆرە باکستێج لەگەڵ هاوڕێکانت چایەکی گەرم بخۆرەوە پاش کەمێکی دیکەن جامەکان ڕادەگەێنرێت دەست خۆش بەڵێ دەرباز ڕێیان ئەوە نەسترێسە دەستخۆشیەکانیش بە ڕەخنە تێگا چی بکەین زۆر باشە بەشداروی داهاتوو چێ دینە داوا لە ئیداراکەم کە قەنەفەکانی ئەو بەریش بێنە ئەم بەرچکە هەمووی ئەم بەری گرتووە مام کجایا تو گردنی خودم وان بینی ئالەتێکی مۆسیقایە عەزف دەکات نە گۆرانی دەڵێت نەدەترسە نە لەسەر شانۆ نە لە مۆسیقا لەبەرە نەویسی دەنگەوی
وەک کلارنێتیە بالضبط. ئیدعایکی وای کرد من هەموو بەڕاستی موچرکە بە لەشما هات. پاش کەمێکی تر بیر لە چیەکەیتەوە؟ زۆر بێتاقەتم چەند مانگێکە لە ماڵەوە بێزار بووم. باشە با گەشتێک بۆ دەرەوە ڕێک بخەین. تۆ هیچ کۆمپانیایەکت پێشک دێت چونکە زۆربەیان تاخراون. بەڵێ کۆمپانیای کۆشتراڤڵ ئێستا دەستی کردووەتەوە بە فرۆشتنی تیکت و ڕێخستنی گەشتەکان. با سەردانێکیان بکەین و گەشتێک ڕێک بخەین. کۆمپانیای کۆشتراڤڵ گەشت بکە لەگەڵمان. محەممەد فەیسەڵ لە هەولێرەوە گۆرانی مەمکوژەی هونەرمەند محەممەدی ماملێمان پێشکەش دەکات. هیوادارم بتوانێت بەڵێی لێژنەوە بگرێت. دەرباز باشە ئێستا محەممەد لە باکستێجە و لای ژیلەیە ژیلە سڵاوت لێبێ پێمان بڵێ ئەم گەنجە باڵا بەرزە دەنگ خۆشە چۆن خۆی ئامادە کردووە؟ بەس پێشەوە من داوا لە ئیداراکەم کە قەنەفەکانی ئەو بەریش بێنە ئەم بەرچکە هەمووی ئەم بەری گرتووە ڕگەڵی لە پاسا دانیشتون لەو بەرناشین نەرەچین. ئەوکێ ئێستا لەگەڵ محەممەد فەیسەڵ قساکەم بە زوو ئەینێرمە لای ئێوە. باشە چۆنی محەممەد؟ گۆرانەکەی خۆت بەدڵە کاڵە بژاردووە؟ خۆت هەڵت بژاردیا لەگەڵ باوکت؟ وەڵا هەڵمژارد بابیشم زۆر یارمەتیدام ژاردنی گۆرانی. زۆر پرۆڤەت کرد؟ یەک دوو جار. ئەی مەجالم نییە لەبەر چوونە دەرەوە و لەبەر ئیتر ئیشی زۆرە کوڕەکە. ئەوکەی بڕۆ سەر ستەیج زۆر ڕاو ناگرم با بتبینم. فەرموو. زۆر سپاس ژیلە دینا بێگومان محەممەد فەیسەڵ یەکێکە لە بەشدار بوارە دەنگ خۆشەکان بەشدار بۆ بێزەکان چاوەڕێ دەکەین بێتە سەرشانە و بەرەمەکەی پێشکەش بکات. چاپڵەیەک بۆ محەممەد فەیسەڵ. سوتر دري كهوان
صبحي دم شوكة زوت دريكا تقطيع شو أغرقي قردن مظلفة والمكان تقطيع شو أغرقي قردن مظلفة مامۆستا محەممەد چۆن بوو لەسەر شانەوە گۆرانیەکەی چۆن پێشکەشکردین؟ یەکەم جار دەنگ خۆش طبعاان اختیارێکی زۆر ناجح گۆرانێکی باشی هەڵبژاردبوو گۆرانێکی زۆر جوانی هەڵبژاردبوو ئەدایەکی باشی کرد مسەیتر بوو لە ڕووی تۆن و مەقام و هەموو ئەو پێویستیانەی کە دەبوو تێیدابێ من هەموویم تێدابینی وام بینی ئالەتێکی مۆسیقایە عەزف دەکات نە گۆرانی دەڵێت سەرکەوتوو بوو زۆر سپاس سەرگومان بۆ چوونێکی زۆر باش باشە دینە؟ ئەروەڵا بەدڵم بوو زۆر ئەچینە لای مامۆستا میکایل مامۆستا میکایل مەمکوژەی چۆن وت محەممەد فەیسەڵ پیرۆزبایی لێ دەکەم زۆر سپاس زۆر سپاس بێگومان دینە ئەو بەهرەمەندانەی ئەو بەرەماندەی زۆر باشن هەمیشە کۆمنتەکان کۆمنتی کورتیانی باش بوونە بەڵێ بچمە لای دکتۆرە بەڵقیس دکتۆرە لەبەر خۆیەوە پێ دەکەنێ سەیری محەممەد دەکا و پێ دەکەنێ بنسبەت لە بۆ عمری ئەو گۆرانیە زەحمەتە تەبقەکەی ئەوەیە بەڵام ئەوەندە خۆشی گۆ و دەگەڵە خۆی بوو یعنی پەچی بەمە نەبوو یعنی نەدەترسا نە لە سەر شانۆ نە لە مۆسیقا نە لە هەموو توش نە لە کامێرە هەندێک دەڵێن دەترسین لە کامێرە بەڕاستی بەڕاستی دەنگت خۆش بی بە خۆت خۆش بی و مستقبلشت هەیە ئەمن لە ئێستا پێت دەڵێم ئەتوو گۆرانی بێژی زۆر سپاس دکتۆرە ئەچینە لای مامۆستای گەورە مامۆستا عەبدولقەهار مامۆستا تۆش هەمان ڕەئی هاوکاران و مامۆستانی لێژنەت هەیە یاخود ڕای جیاوازت هەیە دەنگێ خۆش مرۆڤ نەشت بێش نەخۆش ئەمە شتێکی دیۆرە لەبێرە نویسی دەنگێوی وەک کلارنێتی ئەمە زابت ئەمە کلارنێت تا درستە وەس گەلک گەلک دڵخۆش بیم دەنگێکی ڕاقی یعنی ئینسانی وەسا حساس استرانە بێژت ئەس بۆرد مەکەشمی بێشتە شفا بێشتن شتێکی طبیعیە بەس هەمە ئەحساس گەهت مرۆڤی خۆشە ئەحساسەویش دەقا عولی گەهشت من حتا دمایکێ و تقریبا ئەس پشڕاستمش دەبتە هونەرمەندێکی گەلێکی مەزن زۆر سپاس مامۆستا عەبدولقاهار زاخۆیی دەچمە لای مامۆستا میرە واللهی کاک محەممەد ئەمڕۆ ئیبداعێکی وای کرد من هەموو بەڕاستی موچرکە بەلەشما هات بە حقیقەت ئافرم بۆ اختیارکردنی گۆرانیت ئافرم بۆ ئەدا و ئەحساسە جوانت ئەتول ئالەتی کەمانە والله یعنی زۆر 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 تایبەت بوو لە لای من هەر لە بیدایەتەوە تا ئەخیرۆک و مامۆستا عەبدولقاهار باسی کرد یعنی هیچ شتێکی کانە بوو حەزمەکە لە شتێ بگەڕێم بزانم خاڵەیەک شتێک یعنی ئەوەندە بەخۆش و ئەحساس گۆرانەکەت وت دەستخۆشیت لێکم هیوادارم هەروە بەردەوام بی و کاری ئەوە گۆرانی خۆشمان زۆر سپاس کاکە میرە بەڵام زۆر بە دوای خەلەلی بەهرەمەندەکانە مەگەڕێ ئەوەندە باش بوو فراوانی گوێیان مەبەستم لەوەیە ئەوەندە باش بوو یعنی ئەها ئەمەز ئەی باشە بۆ غەڵەتێکی نەکرد مەبەستی من ئەوەیە یعنی بە حەقیقەت ئەوەنە باش بوو نەمەزانی داوا لە محەممەد فەیسەڵی شەکەین وەک هاوڕێیانی تری لە باکستەیج چاوەڕێکات بۆ دەرەنجامی کۆتایی دەستت خۆش بێت هیچت ماوە بیڵێ سپاسی بەیار ناکەی
زۆر سپاسی مامۆستا بیارەکەم باشە بەڕاستی ماندوو بوو کە هەندێک جار گۆرانیش نەگۆڕی زۆربەی بەشداربەکانیش وە زۆر سپاسی بابیشمەکەم باشە کە زۆر ماندووە گۆڕی. لە باکسەی چاوەڕێمان کاگەڕێنەوەلات فەرموو. سپاس دینا بەشداربووی هەفتەم ئەویش بەهرەمەندێکی دەنگخۆشە گەنجێکی بەتوانایە بێگومان هەموو ئەوانەی کە گەشتونەتە ئەم قۆناغا بینەرانی کوردستان ستار دەمەوێت پێتان بڵێم هەمویان دیارە توانای هونەریان تێدایە دیارە سەرکەوتون بۆیە گەشتونەتە ئەم قۆناغی ئێستا دینا زیاتر لە 1000 کەس دەمەوێت بەبیر بینەرانی بێنمەوە بەبیر تۆشی بێنمەوە زیاتر لە 1000 کەس خۆیان ناونووس کردبوو بۆ ئەوەی کە بێنە سەرم شانوێ و لە قۆناغی کۆتایی تەنیا 29 کەس ماون و کەم کەمان 29 کەسەش کەم دەبنەوە بەهرەمەندی هەفتەم بڕیار مەهدی گۆرانی بڕوام نەبوو بێگومان هی هونەرمەند سامان عومەرە پێم وابێ گۆرانیکە بە خۆی ناوی گلەییە گۆرانێکی زۆر جوانی هونەرمەند سامان عومەرە و من زۆر گوێم لێگرتووە دینە. بەڵێ داواکەین لە ژیلا لە لایڤی باکستەیجا ژیلە پێی بڵێم گوڵە بۆ کێیە؟ ئەو گوڵات دڵم خۆش بوو کە هاتم گوڵە بۆ منە؟ بڕوام نەبوو ڕۆژێ دادێ تۆشەبی بە یادگەری کاک بڕیار هەستمە کرد تۆزێک پەلەی بوو لەوەی گۆرانیەکە زوو بڵێ گلەیی بێ ئەشکالت لە ڕیتم هەبوو بەداخەوە چەند جارێکی بەداخەوە بۆ خۆشی هەستی پێکرد پێم وایە بڕیار تلسی هەبوو پاش کەمێکی تر ژیلە چۆنی ژیلە باشی نێمە ژیلە زۆر سپاس ژیلە بڕیار چۆن خۆی ئامادە کردووە من باش دیارم و ئێستا لە بڕیاری شەپرسم زانم چۆن خۆی ئامادە کردووە باشە بڕیار چۆنی؟ والله باشە والله باشە ئامادەی؟ ژیلە پێی بڵێم گوڵە بۆ کێیە؟ ئەو گوڵات دڵم خۆش بوو کە هاتم گوڵە بۆ منە وتی نا بۆ مامۆستا عەبدوڵقەهارە بۆ من نییە گوڵێ بۆ هات لە ئێستاوە گوڵێ بۆ هات خۆی گوڵە گوڵیشی بۆ هاتۆ باشە بڕۆ سەر ستێج گۆرانەکە بڵێ گوڵەکەش بە مامۆستا عەبدوڵقەهار فەرموو باشە بڕیار مەهدی دێتە سەرشانۆ گۆرانیەکەی هونەرمەندی گەورە سامان عومەرمان پێشکەشەکە چەپڵەیەک بۆ بڕیار با بفەرمێ بڕوام نەبوو ڕۆژێ دادێ تۆشەبی بە یادگەری ئەبی بە قوڵ پێ فرمێسک و لە چاوان مەبەری بڕوام نەبوو ڕۆژێ دادێ تۆشەبی بە یادگەری ئەبی بقول تفرمسك لچاوان مباري بروانا كم تو ديلي بيو والله ممنا ديتوا اما دواين بالريارد بيو من لبير خود بيتوا بروانا كم تو ديلي
قليبة 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 نام يا كتنا جاي هوالك كتنا جاي قليبة 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 نام يا كتنا جاي حوالك كتنا جاي سڵاو چۆنی فەرموو گوڵەکەت پێشکەشی مامۆستا عەبدولقەهارکە دەمخۆش دواتر وەرەوە لام ئیشێکم پێێتە ڕێیان من ئیشم بە ڕێیانە هەستمە کرد تۆزێک وەرە ئیشم پێێتە وەرە کاک بڕیار هەستمە کرد تۆزێک پەلی بوو لەوەی گۆرانیەکە زوو بڵێ هەمیشە بمەرێ تۆزێک لە پێش ڕیتمەوە بوو هەمیشە باشە پێش ئەوەی لێژنە تێبینیەکانیان بڵێن مامۆستا بەیار ببوورە گلەیبێ گلەیبێ ئەوها نەمگوت دوونێ باشە فەرموو زۆر باشە دەمخۆش بە هیواین کە سەرکەوتوو بیم بۆ چوونی ئەندامانی لیژنە وەردەگرم و لە مامۆستا هەڵکەوت زایرەوە دەست پێ دەکەم بەڵێ دەنگ خۆش گۆرانێکی خۆشت هەڵبژارد بوو ئەشکالت لە ڕیتم هەبوو بەداخەوە دەکرا باشتر بێت لە پرۆڤەکەشدا من دوێنێ حزۆرم هەبوو ئاگادار بووم هیوادارم مۆفەقی سەرکەوتوو بیت زۆر سپاس مامۆستا هەڵکەوت دەچینە لای مامۆستا میکایل مامۆستا بڕیار چۆن بوو ڕیتمەکەی موشکیلێ ڕیتمی لەکوێ بوو ڕیتمەکەی بڕێک لەنگ بوو چەند جارێکی بەداخەوە بۆ خۆشی هەستی پێکرد پێم وایە بەڵێ ئیتر گۆرانێکی ماقوڵی شێڵ بژار بوو حەولی خۆشی هەموودا بەرحاڵ هیوادارم بڕاتە پێشێ و سەرکەوتوو بێشە زۆر سپاس بۆ مامۆستا میکایل دەچمە لای مامۆستا عەبدولقادر زاخۆی سەرکەتنی ببرە یاخود خوازم ئینشاءالله ونەغت بێجیل گەلمەبی و توژی گەلێک ji gulê ciwantirî û serketî bî inşallah çavê te maç dikim gelek sağ ol زۆر سپاس زۆر سپاس دەچمە لای دکتۆرە لەسەر شانۆی کوڕ ڕاوەستا بوو بڕیار بڕیار ترسی هەبوو ترسی هەبوو لەبەر هەندێک سەیتەرەی نەبوو لەسەر گۆرانیەکە ئەو جا من دەڵێم سەرکەوتووبی ئینشاڵڵا لەگەڵ ئەمە دەمینی زۆر سپاس زۆر سپاس دکتۆرە بڕیار مەترسە بۆ هیواین کە سەرکەوتوو بی میراوێ قسێکی پێ بڵێ میراوێ ئەتوێ چی پێ بڵێ واللهی من دەستخۆشی لێکەم و هیوادارم سەرکەوتوو بێ بەڵام ئەو گۆرانیەشی هونەرمەندی خۆشەویست و برای ئەزیزم سڵاو ڕێزێکی تایبەتم بۆ هونەرمەند سامان عومەر هەیە بەڵێ هیوادارم هەمیشە تەندروست و سەرکەوتوو بێ گۆرانێکی زۆر خۆشە بەڵام لەحنیان تەواو نەبوو وەکو گۆرانێکە میلۆدیان ینی تۆ بە شێوازێکی تر ئەتوت بەڵام بەگشتی دەستخۆشی لێکەم و هیوادارم سەرکەوتوو باشە زۆر زۆر سپاس میرا چەپڵەیەک بۆ سامان عومەر و چەپڵەیەک بۆ ئەم بەشدار بەش لێ بدەن کاک بڕیار دەبێت لە باکستێش چاوەڕێکە تا کۆتایی بەرنامە باشە دینا دەچینە لای دوایین بەشدار بووی ئەم هەفتەیە بەڵام بەرلەوە دەمانێت جارێکی دیکە سپاسی سپۆنسەرەکانی بەرنامەی کوردستان ستار بکەین بێگومان هەمیشە بیرمە بێگومان ئەم بەرنامەیە بە هاوکاریەوە بە پاڵپشتیەوە دروست بوو تکایە چەپڵە بۆ سپۆنسەرەکانمان لێ بدەن سپاس بۆ سپۆنسەری سەرەکی کوردستان ستار لالاف گروپ زێبرانۆ کۆش ترەڤڵ هوتێل کانیۆن تات لیسەس گروپ تایر کلاس پێشانگای حەمرین هەروەها زانە فاشن زۆر سپاس زارێکی دیکە بڵێ سپاسی سپۆنسەرەکانی تر مەکام گوندی ئارام ئۆتێل هەولێری نێودەوڵەتی سرپڵ VIP HL دیزاین جاسمین بیوتی سنتەر بزنس کلاس سۆڤیا سنتەر و ڤاناس مۆدا چەپڵەیەکی تون بۆ سپۆنسەرەکانی کوردستان ستار دینا باشە دوایین بەشدار بوو لای تۆیە دوایین بەشدار بوو میێڤانمان لەگەڵایە ژیلا میڤانی تۆیە و زووش بیکە بە میڤانی ئێمە گوڵان کوی وەرە
دەربا سەیری لێژنەکە چەند سڵەژاویان پێوە دیارە. ئاستێکی زۆر باشی تەقدیم کرد ڕاستی. حسبتكم هنرمند يعني ببي صلاسترم دشت وصقوت بۆ من تۆ دەکریمەکان دەخوران سەیتەرەی کردی و زۆر باش. گۆرانێکی زۆر قورسی هەڵبژاردووە ئی هونەرمەند دیار. پاش کەمێکی تر میڤان گۆرانی گۆلان کۆی هونەرمەند دیار دەرسیمان پێشکەشەکات. هیوادارم میڤان بتوانێت بەڵێ لێژنە وەربگرێت کە ئەبێتە دوا بەشداربووی ئەم گروپە. باشە دەچینە لای ژیلە لە باکستێژەوە. ژیلە میڤانی تۆیە پێمان بڵێ چۆن خۆی ئامادە کردووە و زووش بیکە بە میڤانی ئێمە. باش میوان چۆنی؟ سپاس ژیلا خان باشی؟ پێ خۆشە میوانی من بیا ئەو دی هەردووک لە یەکێکیان هەڵبژێرەیە لای من بمێنەرۆی بچە ئەو دی آخر نوکازل نک تەمان تازە دەسمانێکەوە میڤان ئەنجامەکان لێرن ئێرە هەڵبژێرە زەرەر ناکەی. هەردووک لە بلا لێرە بین هەرێتەوە بەلای خۆم کێشە نییە. ڕای گۆڕی. میوان ئامادەی؟ بێگومان ئینشاءڵڵا. ئینشاءڵڵا ئۆکەی کاتە بڕۆ سەر ستەیج و با بتبینم. میڤانت بم بۆی هەموو جار گۆرانی خۆشم بۆ بڵێ. زۆر سپاس سەرکەوتوبی. دینە دەچینە لای لیژنە و فەرموو.
بەڵێ میڤان گۆرانێکی خۆشی هونەرمەند یاردەرسیمی پێشکەش کردین دەربا سەیری لێژنەکە چەند شڵەژاویان پێوە دیارە بێ میڤانەوە نەباش بوو بێ مامۆستا بەیار باشە چینە سەرەتای تێبینیەکان مامۆساڵکە و دووەرەگرین مامۆستا میڤان چۆن بوو؟ بەڵێ وەڵا کاک میڤان ئاستێکی زۆر باشی تەقدیم کرد ڕاستی گۆرانێکی خۆشی هەڵبژار بوو زۆر سپاس مامۆستا. هیچ کۆمنتێکی خراپم لەسەری نییە هەموو شتێکی باش بوو. زۆر سپاس بۆ مامۆستا کۆزایە دەچمە لای مامۆستا عەبدولقادر خۆیی. والله حسبتكم هنرمند يعني ببي صلاة استرام دشت وصقت دنجك خوش صحتك سپاس مامۆستا. باشە زۆر سپاس بۆ ئەچینە لای عەبدولقادر خۆیی دەچی مامۆستا لای میکایل مامۆستا میڤان چۆن بوو؟ هەڵا دەستخۆشی لە دەکەم زۆر باش بوو فقط تێبینێکی بچکۆلەمەیە ئەمن بام لە بابی تۆزێک باشتر پێ بە کەلیمەکاندا دەگرم بۆ من ڕەنگە شاید کرمانجیش بێ بۆیە بۆ من تۆزە کەلیمەکان دەخوران بەڵێ مشخص نەبوو قوت دەدران دەخوران بۆیە بە بڕوای من دەداهاتوودا گۆرانیان دەڵێ باش پێ بە کەلیمەکەی ددام بە کەلیمەکەی دابێنە لەنا زۆر باش بوو دەستت خۆش بێ و زۆر سپاس تێبینیەکی جوان بوو زۆر سپاس زۆر سپاس بۆ مامۆستا میکایل دکتۆرە بەڵقیس تۆ چی تێ بۆ ئەم گەنجە قۆزە؟ والله دەنگەکی بە قووەتی هەیە زۆر زۆر سپاس مامۆستا. یعنی وجودی هەیە سەیتەڕەی کردیە زۆر باش وەچی گوتی مامۆستا پێ دەڵێن ئاخری حرفەکان بدایەتی و ئەخێری گۆرانی وەختی دەست پێ دەکەی بە شێوەکی جوان دەری بینە حرفەکان تێدەگەی لە من ئەوەی بەس پیچەک ئەوە هەیە بەڵام دەست دەنگ خۆش زۆر زۆر دەنگەکی بە قووەتت هەیە. زۆر سپاس دکتۆرە دەستخۆش دکتۆرە چینە لای هونەرمەندی لاو میرا زۆر زۆر مشەوەش و مەشغوڵ و ئەم شتانەیە هیوادارم تێبینیە کۆتاییەکان ئەمێنێتەوە لای ئەوانە و ئەوانیش چونکە ئەم دوا بەشدار بووە مەشغوڵ بوون میرا میڤان چۆن بوو؟ واللهی دەستخۆشی لە کاکە میڤانەکەم گۆرانێکی زۆر قورسی هەڵبژاردووە ئی هونەرمەند دیارسیمە بەگشتی لە ڕووی ئەداوە لە ڕووی ئەحساسەوە زۆر جوان بوو هیچ تێبینێکم نییە لەسەری تەنها و ناڵم دەستخۆش بۆ اختیارکردنی گۆرانێکە و بۆ وتن و بۆ شێوازی ئەداکردنت دەستخۆشی لێ زۆر سپاس بۆ میرا دینا تۆزێک لەگەڵ میڤان گفتوگۆ دەکەم بەڵام بەر لەوە داوە لاوەکارم ژیلە دەکەم لە باکستێجەوە کە تەواوی بەشداربووەکان ئامادە بکات و جارێکی دیکە بیان نێرێتەوە سەر ستێج بۆ ئەوەی ئەنجامی کۆتایی چواردەهەمین نەڵقەی پرۆگرامی کوردستان ستار ڕابگەێنین و بەڵێ بینەرانی کوردستان ستار لە دوایین خولەکەکانی چواردەهەمین نەڵقەی پرۆگرامەکە لەگەڵتانین و ئێستا سەختترین کاتی ئەمەڵقەیەیە بێگومان دینە چەند خولەکێک پرۆگراممان ڕاگرت ئەندامانی لیژنە زۆر بە سەختی توانیان خۆیان یەکلایی بکەنەوە لەبەرەوەی وەکو پێشتریش باسمان کرد پێشبڕکێکە لەم قۆناغا زۆر سەختە لە نێوان ئەم هەشت بەشدار بووە دوو بەشدار بوو یاخود زیاتر دەچنە قۆناغی داهاتوو بەڵێ دەرباز ئەم گروپە گەورەترین گروپ بۆ تا ئێستا بینی بێتمان هەشت بەشدار بووی زۆر باش خۆیان گەیاندۆتە ئەمڕۆ تەنها لێژنە دەزانێت کە ئەو بەشداربووانە کێن ئەگەنا قۆناغی دواتر و کە قۆناغی داهاتوو ئەبێتە قۆناغی کۆتایی بێگومان دوو یان سێ بەشدار بوو دەچنە قۆناغی دواتر تا ئێستا ناکۆکیەکانی لێژنە بە دەموچاوی ئەندامانی لێژنەوە دیارە قەلق بوون لەبەر ئەوەی زیاتر لە دوو بەشدار بوو شایانی ئەوەن بگەنە قۆناغی دواتر دەرباس من ئاوا ئەیبینم دیارە زیاتر بەڵێ دیارە زیاتر لە دوو بەشدار بوو شانی ئەوەن بگەنە زۆر بەباشی بەرهەمەکانیان پێشکەش کردین هەمویان ڕەنگیان پێوەنەمەوە هەمویان دڵیان لەسەر 1400 لێیە هەریەکە بێتاقەتن هەمویان فارس سۆزدا عومەر کاکا سۆزدا عەممۆ ببوورە بەڵێ کاکە ئەرسەلان محەممەد محەممەد دلێر
هەروەها ڕەیان شۆڕش محەممەد فەیساڵ محەممەد فەیساڵ بڕیار بڕیار مەهدی و میڤان کاکە میڤان میڤان سۆری لەم هەش بەشدار بووە دینە دوان یان سێ بەشدار بوو خۆیان گەیاندۆتە کۆناغی دواتر و من لە جێگەی ئەوان بەڕاستی قەلەقم و زۆر حەز دەکەم ئەوانەی کە شایستن بگەنە قۆناغی داهاتوو کە بەڕاستی ئەمڕۆ چەند بەشدار بوویەک هەمویان نا چەند باشدار بوویەک لەوان باشترینەکانیان پێشکەش کردووە دەرباز ئەومان بیر نەچێت کە بە هەوڵ و ماندووبوونی مامۆستایانی میوزیکزان دەستان خۆش بێ سەید ئەحمەد دەستت خۆش بێ مامۆستا بەیار یاخوا هەر سەرکەوتوبی تەمەنی مامۆستایانی لێژنەش هەر بمێنێتەوە هەر تەمەند درێژ بن باشە بە یەکێک لە بەشداربووەکان خوا نەخواستە تووشی حاڵەتێکی نەخوازراو نەبێت و بۆیە پێم باشە لە کاک شەهاب فارسەوە دەست پێ بکەین. کاک شەهاب فارس فەرموو بۆ ئێرە. کاک شەهابیان شلون تصير كاشة تو دنجي شد نصابه وشواه تو زيد جارود نصابه درزي خدا بحال زور بحال باز باش دربيه چی دیکش من هيا بايگزاري اوي شربان كما بيشه سوزدا خان سۆز دەخان تۆش بەڕاستی باشت کرد گۆرانێکە باز ئێستای دێ و ساتەیە کە دەبێ بەداخەوە بڕیار بدەین هەرچەند زۆر زەحمەت بوو لەگەڵ هەمووان خەریک بووین بۆیە من داوای لێبردن دەکەم بۆ جەنابەت سۆزدا خان بەڵێ چەپڵەیەک بۆ ماندووبوونی سۆزدا تا ئێستا لەگەڵمان مابۆن بەداخەوە دینە سۆزدا نەیتوانی لێرەوە بەردەوام بێت سۆزدا خان ئەتوانین گەڕێیتەوە شوێنی خۆ مایکەکەم هەروە زۆر بەداخم بۆ تۆش کە دەنگە داوای لێ هات داوای لێبردن لە تۆش دەکەم بە قوربان بەڵێ بەداخەوە هەریەکە لە بەشداربووان شەهاب فارس و سۆزدا عومەر نەیانتوانی کە بەردەوام بن لەم قۆناغەوە هیوای سەرکەوتنتان بۆ دەخوازین نێوە بەهرەمەندی باشن خاوەندنگ و توانایی زۆرن هیوادارین کوردستان ستار بکەنە دەستپێکی کارە هونەریەکانتان و لە نزیکترین کاتدا بەرهەمەکانتان ببینین. تەنیا نازانم چی بڵێم بەڕاستی زۆر زەحمەتە ئەوانەی کە گەیشتونەتە ئێرە زۆر هیلاک بوون لە شوێنی دوورەوە هاتوون و خانەوادەکانیان هیلاک بوون تاوەکو گەیاندویان هەمویان گەیاندونە ئەوڕۆ لەسەر شانۆ بوەستن و لەگەڵ ئێمە بەشداری کوردستان ستا بکەن. سۆزدایەکێکە لەو بەهرەمەندانەی کە لە شەهاب بەڵێ ئەتوانێت مایکەکەی بێتێ خۆتان بگێنن دوا پەیاممان پێ بڵێ چیتان بۆ هاوڕەکانتان هەیە چیمان پێڵێ چی بە بینەرانەڵی تا ئەمڕۆ گەهیشتووی تۆ سەرکەوتوو بووی تا ئێستا هاتووی ئەگەر سەرکەوتوو نەبی ناگەیتە ئەمڕۆوانە کەواتە نابێت دڵتون بی شەهاب منەچمە لای سۆزدا ئەگەر تۆزێک مەجاالم بیتێ سپاس سۆزدا چیت هەیە دواوتە بۆ هەم بۆ مامۆساکەت هەم بۆ مامۆسانی لێژنەوە هەم بۆ بینەران و هەموو ئەوانەی لێرەن
دەست پێکێ ئەز وان سپاس دەکەم ڕاستی ئەو دیسا ئەو جاراتێدا بەشدار بوومە تشتێکی وەک فرسەت بوو بوو من دەنگی خۆ بدم ینی و اون دەنگی من ناس بکەن تشتێک وەک تەجریبە بوو بوو من ئەزانم گیان لێرە نەسکنی ینی گیان بەردەوامە دەبێ ئەژی بەردەوام ببم گیانێ من لێرە نەسکنی ئەمەم بەردەوام چاپلێک بۆ سۆزدا سۆزدا دەست خۆش باشە مایکەکە ئەدەینە شەهاب تۆ چێڵێ بۆ هیلاک بووینە خۆشکەوتی وڵا نزانمەژی قسمەت بدی باشە قسمەتێکی جوانە تۆمان بینیوە لێرە وە لێرەوە وەک سۆزداوتی دەست پێ دەکات هیوادارم بتوانن سەرکەوتوو بن و لە ئایندەی نزیکا بتان بینین کە بەرهەمی خۆتان هەبێ دواوتە چییە بۆ بینەران و بۆ لێشنەش سەرکەوتن هەر هەموو لاکۆدا هەموو جیەکێدا هەر خۆشە و ئەنسان هیچ وەختێکی سەرکەوتنی تێر نابیت نەکو حتى لێرەم هاتن ji بوو me gelek zor bû spasiya mamosta dikim û spasiya hemû kulî mecmuas Kurdistan star dikim zor memnûnim zor spas زۆر بەخێر بێ زۆر سپاس بۆ شار سپاس بۆ سۆزدا بەڵێ دینا ئەو پێنج بەشدار بووی کە ماونەتەوە لەم پێنج بەشدار بووە شەش بەشدار بوو بەڵێ شەش بەشدار بوو تۆشم حساب کرد و تۆشم ڕێدا شەش بەشدار بوو دوو بەشدار بوو یاخود زیاتر کاک میوان و کاک بڕیار هەردووکیان لە قەلەقی بەجێمە هێڵە دکتۆرە دەتوانی دەرەنجامەکەیان پێ بڵێ قەلەقیانەکەی یان ئەوە چێت دکتۆرە تەمسیل شانۆیە چۆن بوویەوەڕۆ بەڵێ ڕاستی ڕازی بووی لە دیناوەر بگرن وەڵامی پرسیاری دکتۆرە بەڵقیس بدەنەوە یعنی نامێ زۆر باشە بەس باشش بەس خراپ نەبوو بەس باش بوو ئەسی شۆ سات بێژم ئەس نابێژم تو خراپ بی بەس هەم باش بی بەس بێرێ ئەڤڕۆ قۆناغی سێەمەوە نییە لازم گەلەک گەلەک باش بی ڕاستە یان نا والله سلنا بها لا والله ما تو قشتي قناغي السيام يعني زقالك زحمة بس بخير هاتي سرچاوا از قصور من عافيك سپاس ممنون سپاس چەپڵەیەک بۆ بەشدار بوو بڕیار مەهدی سپاس بۆی کە تا ئێستا لەگەڵمان بووی لە کوردستان ستار سپاس بۆ ئەو بەرهەمە جوانانەی کە پێشکەشت کردین بۆ هیوای سەرکەوتن و بەردەوامیت بۆ دەخوازین سەرکەوتوبی ئەچینە لای لێژنا جارێکی تر و دکتۆرە لەگەڵ میوان ئەس چلتە بکەم تەبهێنم میوان ببینێت یان بێژمەتە هەرە میوان پێچێت دکتۆرە لەگەڵ محەممەد دلێر تەنسیقی کردبێت جلەکانیان زۆر لێ نزیکە تۆزێ لە سترێس کەم بکەینەوە باشە دکتۆرە فەرموو میوان دەنگێتە خوشە تەنە شاز نەکرد تو باش بی هەمی چیز باش بی بەس ئەمن دەڵێم سل نەبە ئەبەت سل نابی تو جیازی هەرە باش پیرۆزە لە میوان یەکەمین بەشدار بووی چواردامین ئەڵقەی پرۆگرامی کوردستان ستار کە توانی سەرکەوتون بەدەست بێنێت بۆ قۆناغی داهاتوو مەتوێتن ئەس لێرەوە تشتێکی بێژم دوو تشتان بێژە من ڕێز و سڵاوێت خۆیت تایبەتێت هەیبوو بابێ خۆ بەخێر بێ زۆر بەخێر بێ سەرچاو مام دیبوونەوەیە بەخێر بێ هاوکاریایەک و ئەس ئەوڕۆکەی گەشتی بەڵێ بەخێر بێت ڕێز و سڵاوێت خۆ بوو مامۆستا منێرمە گەلەک سپاس
میوان لە شوێنی خۆت بمێنەوە دینا بەر لە بەرنامە بەر لەوەی کە ئەنجامەکان ڕابگەیندی گوت دڵم لەسەر 140 لێ دەدا دەی با ببینین بەخوا ئێستاش لێ دەدا بەس باش سەرکەوتوبی پیرۆزە پیرۆزبایی لە میوانەکەین و هەچینەوە لای لێژنا مامۆستا عەبدولقەهاریش چەند تۆ دڵت لەسەر چەند لێیە 140 وەڵام منیش بێتاقەتی ئەوانم کە دەرنەچوون مامۆستاگیان ئێستا ناوەکان لای تۆیە دوو ناو لای تۆیە کێمان بۆ بانگەکەیت و محەممەد فێسەڵ و ڕەیان ایک شو دەربازت بێت و یەکیژی مخابنی یعنی بەس باشە یەکێک سەرەکەوێت و یەکێک سەر ناکەوێت کیشوان هەکەنە دەرکە بژی بلا بکەتە دەرگەهێک بخۆ بەرنامێمە نیشتنی دەست پێ بکەیت ژیان بەردەوامە و بچێک بوومە زەحمەت بی حتا مامۆستا سەید ئەحمەدی و موزیک ژەنە هەریمە کرد چکی حەمید ئەنگلتوان خۆش بین مە نەزانێمە چکن بەڵێ بەس دەبێت ئێک دەرکەوێت ئەڤ ناوێ ئەز بێژم ئەو دەمینتەت پرۆگرامیدا ئەڤ ناوێ ئەز بێژم ئەچینە لای مامۆستا عەبدولقەهار یەکەم ناو ئەی خوێنێتەوە بە چەپڵەیەک سەرەکەوێ بۆ قۆناغی داهاتوو پیرۆزبەهی محەممەد فێسەڵیت کرد پیرۆزە لە محەممەد فەیسەڵ دووەمین بەشداربووی چواردەمین ئەڵقەی پرۆگرامی کوردستان ستار کە توانی لەم قۆناغە سەرکەوتوو بێت سەرکەوتوو بگەڕێنەوە شوێنی خۆتان پیرۆزە لە هەردوو لە ئەگەر قسەیەکتان هەیە بیکەن مایکەکە بدەیتە ڕەیان خان محەممەد تۆ دەمێنیتەوە چیت هەیە بۆ لێ دەتوانی لە بەرنامەکانی داهاتووش قسە بکەی با ڕێیان قسە بکات وەک ڕۆژدا گوتی هەموو شتێک کەوتن نییە بەڵێ ئێرە وەکو دەستپێکێک دەستم پێ کرد و بەردەوامە چەپڵەیەک بۆ ڕەیان کەواتە دینا تەنیا دوو بەشدار بوو ماونەتەوە هەریەکە لە کاکە ئەرسەلان و محەممەد دلێر فەرموون هێشتا نزیک من دڵی لێک عاجزن ماڵتانە ماوا کرد دەست خۆش ڕەیان ئەنجامی دوایین بەشدار بوو لای کێیە لای من من تۆزێک بدوێم لەگەڵ یانە بابزانم یەکەمی جار لە کاکە دەست پێ یەکەمە کاکە ئەرسەلان فەرموو کاکە ئەرسەلان ئەوڕۆ چۆن بووی خۆت پێمان کاکە ئەرسەلان پێی بڵێنی چۆن بووی لە کاتی گەورانیت پێشکەش کرد خۆت چۆن نەبینی ئاسی خۆتە چۆن نەبینی زۆر بەباشی تەکیت بەتەکیت ئەوە زۆر باشەکە تۆ سیقەت بە خۆت بێ هەمیشە ورەت نەڕوخێ ئەمە زۆر باشە ئەی کاک محەممەد مامۆستاجان لە دەستپێکی میوزیکەکەەوە بزانام تۆزێک درەنگ تاخیر بووم ئەگەنا زۆر زۆر باش بووم زۆر باش پێشکەش کرد هەردووکتان باش بوو بەڵام ناوی یەکەممان بۆ بخوێنەوە میرا کە سەرەکەوێ من هەر ناو بەداخەوە بەجێمانڵێ لە پرۆگرامەکە بەشدارە بەردەوامە بێت پێش ئەوەی کە بیخوێنیتەوە محەممەد دلێر لەو مووقیفە ناخۆشترە بینیوە پێشتر نەتبینیوە ئەی کاکە ئەرسەلان کاکە ئەرسەلان مووقیفی لەوە ناخۆشترمان پێ بڵێ نییە ناوەڵ زۆر باشە
هەموو ئەو کەسانی کە ماون لێرە ئەمەلتان هەبێ دڵتان ناخۆش نەبێ کارتی دەرهێنەر ماوە لە کۆتایی حەڵقەی داهاتوو ئەلانەکرێ بەڵێ لە خۆناغی دووەمەوە دەرباز مامۆستانەی هێشتبن و تۆ ئەم هەواڵە خۆشە ڕابگەێنی بەڵێ لە قۆناغی دووەمەوە ئەومان ڕاگەیاندبوو کە کارتی دەرهێنەر ئەمێنێ بۆ ئەو بەشدار بۆی کە لە کۆتا پرۆگرامە سەری ئەخاتەوە بۆ پرۆگرامی کۆتایی. ئێستاش ئەچینە لای کاکمیرا هونەرمەند میرا هونەرمەندی لاو دوا دەرەنجامی نێوان محەممەد لێر کاکە ئەرسەلانم پێ بڵێ ئەو بەشدار بۆی یەکەم ناو ئەخوێندرێتەوە ئەو سەرەکەوێ و ئەوەی تر بە داوای لێبقینا من شتێک بڵێم باشە فەرموو ئەوە لە ساڵی 2007 کە من لە بەرنامەی ستودیۆی ئەسێران لە کاناڵە جوانەکەی زاکرۆس تیڤی بەشداریم کرد بوو تامان ئەو حاڵەتەم بەبیر دێتەوە لە فێناڵ بووین کە چاوەڕێی دەرەنجامی ئەوە بووین کە کێ پلی یەکەم بەدەستێنێ و کێ بێ بە پلی دووەم بۆ من ناخۆشترین سات بوو ئێساش لە بیرم نەکردووە و هەستیان پێ یەکەم کە زۆر ناخۆشی بەڵام من زۆر درێژ ناکەم ناوی یەکەممان پێ بڵێ کە ئەو ناوەی کە سەرکەوتووە بەڵێ ئەو ناوەی کە سەرکەوتووە ئەخوێندرێتەوە و ناوەکەی تر بەداخەوە بەجێمانەهێڵە کاکە ئەرسەلان سەرکەوت بۆ قۆناغی داهاتوو پیرۆزان کاکە ئەرسەلان بەداخەوە بەڵام دینا وەکو مامۆستاڵکە و زایر باسی کرد دەمەوێت بە هەموو بەشداربوانە بڵێم کە لەم قۆناغە بەجێمان دێڵن هیوا ماوە بۆ ئەوەی کە تەنیا یەک بەشدار بوو بە کارتی دەرهێنەری پرۆگرامەکە بێتەوە نێو پێشبڕکێکان کەواتە بێ ئومێد مەبن ئەمەل ماوە دوایی وتەی محەممەد لێر وەردەگرم زۆر سپاسان دەکەم ستافی کوردستان ستار مامۆستا میوزیک ژانەکان بەشداریکردنەوەی من لە بەرنامەیەکی وە جێگەی خۆشحاڵێ بۆ من هەتا ئێرە هاتووم زۆر سپاسی هەموو مامۆستایەکان دەکەم هەموو کەسانی کە یارمەتیان داوم لە کۆیەوە هاتووی بەخێر بێت و سڵاو ڕێزمانەیە بۆ کۆیە زۆر سپاس بۆ ئێوە چەپڵەیەک بۆ هەموو بەشداربووان دینا زۆر سپاس کە ئەمەڵقێش هاوکارێکی باشم بووی سپاس بۆ ئێوەش کە بینەر و بیسەری کوردستان ستار بڵێ لێرەوە قۆناغی سێمی کوردستان ستار کۆتایی پێدێت و تەنها سێ بەشدار بوو توانیان سەرکەون بۆ قۆناغەکەی تر کە قۆناغی داهاتووە سپاس کە بینەری کوردستان ستار بوون لە کوردستان تیڤیەوە شەوتان شاد و بەختەوەر بێ شەوتان شاد